بارو بارزين كبيشم دنيا أوان زيك بم ينقودي لسرديشم ينقودي لسرديشم مشتاقم كن gidişim بارو بارزين كبيشم بارو بارزين كبيشم دنيا أوان زيك بم ينقودي لسرديشم ينقودي لسرديشم مشتاق للغريبة مشتاق للغريبة هور عمرو زيبة پیغمبر الليبيا پیغمبر الهیبیاما او نجدارو طبيبا مشتاق للغريبة هورو عمرو زيبا هورو عمرو زيبا پیغمبر الهیاما او نجدارو طبيبا او نجدارو طبيبا مشتاق للغريبة هورو عمرو زيبا هورو عمرو زيبا پیغمبر الهیاما او نجدارو طبيبا او نجدارو طبيبا ما شاء الله. أي ما شاء اللهم الله صل على بخير يا محمد وعلى آل محمد خوزياوي رجع امجي بشينا مدينه إن شاء الله إن شاء الله بيك إن شاء الله وي هربجي ما مستمهنا تو دوباره بخيراتي ممنون سپاس ريز وصلاة طيبة جيبوا ما مستروني ما مستريبوي بەخوای غەریبیمان دەکردن سپاس زر سپاس وي هربجي وي باشە ئەوەی یانی یەک ڕۆژەمە بەجیمان هێشتن جەماعەتوانە هەموو غەریبیمان دەکردن برادري وبرادي هوصا یانی ئێستەوە وردە وردەوە تەواو دەبێ 11 ڕۆژ ماوە یان 10 ڕۆژ یعنی دوای 10 ڕۆژی دیکە دەبێت چەند ڕۆژێکە تا ڕادێن کە پێکەوە نین شوان ساعات دەزانی ئەگەر بەرنامەکەش نەما بەس با هەوڵێن هەر پێکەوە بینلانی کەم وانە او يا شميس تەواو زاد دوای رمضان دبت الساعات دو 11 خود حاضر دكي دي بو اوي بي برنامج داري خود تواب وتشي ولا رويدان والله ڕاست والله ڕاست داري خود كلمه ده رجعت ماين مولاتو تخيره يا الله سلاوی خواتان لەبێت ئەزیزان خۆشحاڵین کە لە پاشیوی 19 لەگەڵ ئەوەی خۆشەویستە بین لەگەڵ هاوکارم برای ئەزیزم ژوان تەواوی هاوکارانی دیکەش بيك بقى هەوڵ دەدەین ئەم ئەڵلقەی ئەم شەو ئەم بەرنامەی ئەم شەویش وەکو ئەوانی ڕابردووە بە کۆمەڵێک بڕگە بابەتی زیاترەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست بین دوێنێش کە لە ستودیوی سلێمانی بەرنامە پێشکەشکردن سەرنجمان ڕاکێشان لەوەی کە کۆمەڵێک میوانی سەرنجڕاکێش لە ئەڵلقەکانی داهاتوودا دەبێت دووە 10 ڕۆژەکانی کۆتایی مانجی ڕەمەزانیش کەشی نێو ستودیۆ بەرنامەکە جیاوازتر دەکەین ئەو دەشەوە ئەم دەشەوەن کە شەوی لەیلەتول قەدری تێدایە ئینشاءالله طيب تيجي شفت قري دوي ليلة القدر خذ حس كده برنامج طيبة ترمهبن حتى إنه كم همي هؤلاء كده إنكو طيبة ترين فيشكشين باشترين شيء وخز ما توابكين السلام عليكم ورحمة الله وبركاته وكيف كاري من إماجة بكيت باشيوان نصدي خذ حس كده سب شويش ده خدمة توابكين كان بابتي جدا وكان بيجين جدا وجا أفشفا أفا تقريبا هجدة شاف بي مهمي تشتك بحسين مروف واتكر مروف تشبكن مروف تشنكن تشتك حلالة تشتك حرامة
چاوا روژی بگرن چاوا نویجی بکن چاوا دست نویجی بگرن و چاوا حتی دمایی که خۆ بەتەنیا مرۆڤ ناژیت خب تنی امروف سروی وما عردینی خلقت جن والإنس والإنس إلا ليعبدون کەواتە جنیشەیە بپێی ئاەتی قورآانی و سەرەتا ئەوەی مفەسیرەکان باسی لێوە دەکەن زانایان باسی لێوە دەکەن دەڵێ بۆیە جن لە سەرەتا هاتووە یعنی نەگوتراوە ئینسەوە جننا جن پێش ئینسان بووە دروست کرا ئەوان لەسەر زەویدا ژیاون و ئێستاش هەن بەڵام ئێمە ئەوان نابینین نابینین ئەبوو ئەوان چی ئێمە دەبینن لە قیامەتیشدا ئەمە قسەی زانایانی ئیسلامە بەپی فەرموودە و ئاەتەکانی خۆی گەورە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتدا ئێمە ئەوان دەبینن ئەوان ئێمە نابینن ئەمەش دەپرسین قسەی لەگەڵ دەکەین لەگەڵ ئەرێ میوانی ئەمڕۆ ئەوە هەندە سۆڵە و هەندە زەمانە و هەندە دین هاتین و حتا پێغەمبەری آخر زمان محمد صلی الله عليه وسلم بوچی زانیاریت مل سر جیهانا جنا اتگیمن یانجی پێتوی پەندێنی نازێدە قسە هەیە هەندێک دەڵێن نین جن نییە ئەو شتێکە خورافیاتە ینی لەکوێوە حتانکە ئەوە جێ پرسیارەیە هەندێکیش تەواوە ئەوەی کە مسلمانان بە تایبەتی بڕواان بەوە هەیە کە جگە لە بەش بابەتێکی دیکەشەیە ژوان ینی ئەوانەی کە ئیلاج یاخود ڕوقیی شەرعی دەکەن سەبارەت بەوەی کە بەشێکیان ینی دەڵێن جن دەچێتە لەشی مرۆڤەوە بەشێکیش ئەمە ڕەت دەکەنەوە دەڵێن نەخێر ناچێت هەردووچیان بەڵگەیان هەیە قسە لەسەر ئەوە دەکەن خلافەیە لە نێوان زانایان لە نێوان دەڵێن بەشێک دەڵێن دەچێت و بەشێکی دەڵێن ناچێت هەرێکە و بەڵگەی خۆیان هەیە هەرچەندە هەندێکیان پێیان وایە کە بەڵگەکانی یەکێک لەوانە بەهێزترە قسە لەسەر ئەمەش دەکەین کۆمەڵێک بابەتی دیکەش لەگەڵیدا دەوێ ژیاش هەمی گرنگترە بەحسکین باشە پەیوەندیات ناوبەینا جن و مرۆڤ چیەکە هەوێت پەیوەندیەک هەیە یانژنی نامۆسەن تو پەیوەندیمان هەیە مەسەڵەن پێکۆ بەرنامە پێشکەش دەکەین دەژین هەڵدەسین مامەڵە دەکەین ینی کۆمەڵشتی دیکە مەسەن ئەتوو لەگەڵ جن چ دەکەی والله بناديتينا ناديتينا الحمد لله سعدنا توج نبي ما جيبين انا جسمي متى ان شاء الله حميد باراستي بن هر تسكي كو ضرر هبت اما اگر خير جيتي دو بجد بحث بكين طيب تجي خد حس كتف شبجي ما مستاك عزيز مهواني موت ما مستا عمر دارتو خد حس كتف شبجي دي قال مدى زيد دي في بابتي جرم تركين وبحث وعليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير بما وصعنا شوني صحتك شوني فرمتان يا أخوة بخير برمضان شت بيروس خوا قبولك يا ربي لا إيوي بريزيش بيروز بي ولا بينراني خوش شويسيش إن شاء الله تعالى صحتك موفق وسربرز بن إن شاء الله سلامة بن يا ربي موفق بن إن شاء الله لەگەڵ ڕوقی شەرعی و عیلاج و ئەو بابەتانە چۆنی ماندوونی والله باشین الحەمدولله هەر بەخۆی تەبیعەتی ژیان وایە ڕۆژێک ماندووی ڕۆژێک ئیسراحەتی ئیتر هەموو شێوازەکان ئەو ڕەمەزانی چۆن بووی والله زۆر باش بووم لەبەر ئەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز مامۆستایانی ئاینی بەردەوام هەموو ڕۆژێک لەناو تاعەت و عیبادەتن بەڵام مانجی ڕەمەزانی پیرۆز تایبەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی زیاتر هەموو خەڵکی تام و چێژی لێوەردەگری بەڵام دەتوانم بڵێم مامۆستایانی ئاینی و شارەزایان زیاتر تام و چێژ و لێ دەبینن زیاتر ئینشاءالله خودش هەمیوا قبیل کرد ئینشاءالله خێر و بەرەکەتێت هەیڤێ بەرب هەمیوا بکەن ئینشاءالله بەرب ئەجنۆژی بکەن بەرزنەکانش دەکەون مانجی ڕەمەزانی مانجی ڕەمەزان بەڵێ بەڵێ ئەوانش طبعا مسلمانیان هەیە و کافریشیان هەیە ولا سرتاش قرآن منافقشان هي قرآن ده فرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ذكرت أوانش كوات لبو عبادات رجو تنيا بو إنسان كان يان بو زنيش دبت أو أم برجو دبن لقرآن آماجة بينك رايا كشتك لقرآن آماجة بينك قولي زانيان هي لسروي كبلن برجو دبن يان نابن نا كلا قرآن آماجة بينك رابو يعني پێویستنی ئەو بابەتە کەشتە چیش پێویست نەبوویتر قسەی لێ بکەین دەکەوینە ناو بابەتی هەڵی بێجا هەمادا دەرگێ هەم مۆزن فەکین ئیشڵام نەکەوینە ناو چ خەلەت یا تایبەتیت بەرسدانێتوە هەمی تشتێکی ڕوون و ئاشکرا بێت هەر تشتێکی دوێ دنیادا هەیە و ئەم چاوت بینین مرۆڤە لیفوێ زانیاری و علمێ خودێ دایە پێناسەکی بوو بکەن بەڵێ بەسمە جن نەدیتینە ئەنە زانم کاکێ دیتینە و چ پێناسەیەک بوو جننا هاتیەکردن جن چییە چێ چش رخی پیغمبری صلوات خدا سر بن جن
سرتا قرآن بيروس لسورة بقرة لآيات يكام لصفات إيمان داران دفرمي الذين يؤمنون بالغيب اللي إيمان داري راستقينا أو إيمان داري كباوري بغيبي هبي وتزنيش اشتكى لو غيبيانا أما غيبيتا كان زورا غيبيات زورا بون مني الله غيبة أما نمانديتيا بيغمبران غيب أما نمانديتيا جن غيبة ملائكة غيبة جهنم غيبة بهشت غيبة ناو قبر غيبة يتر أوشتاني كديارني أو أنا هميان غيبا جا هر کەسێکی باوەڕی نەبی بەجن بە پێی ئەهلی سەلەفی ساڵح و زانایانی ئیسلام بڵێ باوەڕم بە جنی نییە کافر دەبی لۆ کافر دەبی لەبۆی لە یەکەم سیفاتی ئیمانداری الذین یؤمنون بالغیب ئەوەی کە باوەڕی بە غەیبی هەبی کەواتە جن جۆرە مەخلوقاتێکی ڕەب العالەمینن جگە لەوەش دێمانێ قسەکەت خۆش باسی کردووە کە جنیشی خەڵق کردووە ئەگەر لێم عادز نەبی حەزم لێ یەک کەلیمەی لێ برای خۆم چکەم خۆشم دەوێ بەدڵ ئەوجە پاشان بینەرانیش هەموم خۆش دەوێت ئەوەی ڕقیشی لەم نەر خۆشم دەوێت کەلیمەی خوا بکەینە کەلیمەی ئەڵڵا لەو جەناب شارەزای هەیە لە قورئانی لەبەرچی تەماشا بکە کەلیمەی ئەڵڵا لە 4 حرفی پێکاتیە باشە ألف دولام لقى هاء ألف كي يكم ليبكوا دبت لله تايبة بالرب العالمين لله ما في السماوات وما في تايبة بناوي الله أوزا الفكي ليكوا لا مكش ليكوا دو حرف دميني لام دميني لقى هاء دبت الله ويا ديسان تايبة بالرب العالمين بناوي الرب العالمين باشا أوزا ألف كي ليبكوا هردو لا مكي ليبكوا بتاني هاء دميني سري ضميا دبته هو الأول والآخر كواتا أو ناوي الله معجزة أجر بكري للري برنامجي بريستانو وبريزشتان لقل زماني خو من لي رابينين لباتي كلمة خوا كلمة الله بكاربينين نالم كلمة خوا حرامة نالم كلمة خوا خرافة بلام دليم باشترو جوانتر كلمة الله أمش هو لدم يعني وابكم بلام جا يعني راحتنيش أو قرآن بيروزا دفرمتي ولله أسماء الحسنى فادعوه بها ما معنى حسنى حسنى يعني تي يعني أحسن بباشترين ناو بانجمكا رب العالمين بخوي دفرمي بباشترين ناو بانجمكا باشا باشترين ناو تسيا نوتنو ناوي هي أو نوتنو ناوا صفات رب العالمين وايا كواتا لهر نوتنو ناوا كي باشترين ناوي تشيهانا الله چونکە معجزەیە بەخۆیان لە بژارێ لەوانەیە هەندێک برا بڵێن باشە ڕەحمان مانای چییە دەڵێن کاکە ڕەحمان مانای بەخشندەیە ڕەحیم مانای چییە دەڵێن مانای سۆز و بەزەیە دەڵێن خاڵق مانای چییە دەڵێن خاڵق واتە خوڵقێنەر باشە ناوەکان هەمووی مدەبیر یعنی چی هەڵسوڕێنەر کاکە دەڵێن مادەم ئەوانە بن لۆ ناوی ئەڵڵای ئەخر نەبی کاکە ئەخر ئەو ناوانە سیفاتیان پێوە دیارە ڕەحمان سیفاتە چی بخشنده الرحيم هرم بمعنى اخوانات خوي گەورە خۆشی لە قورئاندا باسی ربی کردووە ئەمە دەکرێت بکرێتە بابەتی شکە قسەی لەسەر بکرێت زۆر جوانە شەمە هەوڵ دەدەم بەس لە بیرنەتی كلمة ربي كلمة رب لەگەر كلمة إله ئەگەر بین لە بۆ نمونەی كلمة خوا لە مقابلی ئەڵڵای نییە بەڵکو لە مقابلی ئیلاهیە باشە بدام لەبەر ئەوەی ناوی ئەڵڵای معجیزەیە پێم وانییە ئێستا ئەم ناوی تو بگۆڕم ئەتو لەوانەیە لێم عادز بی وایە بلام نابي بقوري أو جا لبو تشيه بتواني دسكاري ناوي رب العالمين بك لكاتش رب العالمين بخوي بلي ولله أسماء الحسنى فادعوه بها اللي بناو كان بانقم كان يا عزيز يا جبار يا كريم يا غفور يا الله يا حي يا قيوم بلام أوانا صفاتيان دكريت مثلا بكينا كردي بلام لمقابلنا أستالبو بزماني إنجليزي كاتا كمبرت بزماني إنجليزي توشم خوش دوي كاتا كشم خوش دوي بزماني إنجليزي كاتا أمل السر بابتش كقصب كين إسر السر وقصب كين كاتمان ناوي بس أوندا بزماني إنجليزي أواني روشنبير وعاقل وتيجيشتين لقرآني ناو قد ناقور لزماني إنجليزي لهم زمان كان الله بلام لواني كشارزا لقرآني دلين قات ونيا بلام برو تمشاي لبون من زماني إنجليزي أواني شارزانا دلتي In the name of Allah, the most gracious, the most merciful. هر الله بل قربان. يا الله. يا الله بارك الله. أو تعريفه الله. القرآن بيروز ده. بحث كري جاري وي بحث كين. بشتين جي پیغمبري صلى الله عليه وسلم.
چ پێنە سەیەکی لە بوو جنەکانی کردووە ئەو جا بینە سەرزانیان إيه هەر سێکیان بله تعریفێکی موحد بزانین چییە ئەوە چییە لبو جن مخلوقاتكن أو مخلوقات وەکو غەیبیاتەکان نابیندرێن دەتوانم ئەوها وەسفی بکەم وها وەسفی بکەین وەکو تەزوەکی کارەبای بەناو وایەرێکی مردوودا دەڕوات لە کاتێک کە بەناو ئەو وایەرەیدا دەڕوات دوایی کۆمەڵک ئیشی دەکاتن کۆمەڵ ئیشەکە هەر لەبوون لەبوو ئەو ستۆدیۆی خۆمان ببینین کامیرەی ئیش پێ دەکا گلۆپی ئیش دەکا ئەو جوانکاریانە ئیش دەکا لە دەرێ تەماشا بکەین بەزیانی ئەوە جن تاقەیەیان بوونەوەرێک کە باسی ئینسان دەکات خەلق الإنسان من صلصال كالفخار يعني ئەو شێوە وەسفی دەکات ئینسانی لەوە دروست کردووە ئاەتەکەم تەواو گوت نقصانی بەز احتیادی پەیامەکەت گەیشت جن لە چی دروست کراوە چییە؟ جن لآجر دروس كرايا وخلق الجان من مارج من نار رب العالمين دفرمي أما جن ما دروس كردوا التي لدرتي آجري أجر لهاوينان تمشاي زادي قير بكن زادي قير لدورو تمشابكا دبيني هر مكيا دلريتن هر مكا ويا لآجريش بهمان شيء ولا سروي آجري هر مكيا هرم حركي هي رب العالمين أفرمي إما لو بليسي آجري درست ما كردينا أوكو درست كردن وباشان نابيندرين وتكليف شيان لسرا أوانج مسلمانيان هي وكافر شيان هي لقل ما دجين لشوي دجين تسونن أوان والله لشوي دجين أوان بيم ولبو بينران برك باجنبي لبر أوي خلقك دواي أو قساني من ليك داتور إنه مالي بتايبتي آفرت دتواني والله نديتو أما لبر أوي دبت ماي دبت وسوسة ما مستهر برسيارة أما كذي كين أم حزم لي بينران تويش كبينران مخوش ده سيركا لا شوينا برك باجنيا لهم شوينا شي هنا بله دزاني فتنة دروز دبيت دزاني بو عوام نابيت دزاني جواب دانا وكي ياخد آسايا زانيارية كنبيت بهر شويك بتويت والله نديتو آسايا يعني أمن بلقم خلق كاتكنا من دل ما مستعد قوتي زين لفلان شوين دجين كذا تسمعوا شوين ترزنم جري قلبم دلرزي وي بيم خوش أوي بازنا كين بلام لا مش شوينة شيء آمادنا باشا لهمور شوينك آمادنا بله تشوف مسلمان وكافرية مسلمان كان تطوان ناو مزجوت ولا كعبة ولا هم شوينة كان هي حتى لكعبة بيروز ننزيجي كعبة شوينة كي مزجوتك بناي مسجد الجن هولي أنا مزجوتك ليه عندنا هي لو أو مسجد هيا كاتك بيغمبر صلى الله عليه وسلم تشو الطائف كلوي برباران ياكر عادز ياكر بيرا يبخين بو هاتوا لين دردانيش لو شويني باشان رب العالمين وحي لبنار فرمي وأوحينا إلى موسى أن عفوا وأوحينا وحي ما أنه لبو بيغمبر نار قل أوحي إلي آياتك كم هلكر فرمي قل أوحي إلي أنه استمع نفر من الجن فقالوا إنا سمعنا قرآنا عجبا دلي بيغمبر داوا فرمي أي محمد جمد لطائف أتبقسيان نكردي وبرباران يكردي وخلقك إيماني بتنهينا بلام استا مجموعة دي كي غيبيات هاتينا كأوان زنن أو جان لتراقرتيا مسلمان بون إيمانيان بتوهينا كواتا أوانش مخلوقاتك وبيغمبري ما بيغمبري وانشا أو كمسلمان بيغمبري دي كان نبوة لا بيغمبري خوما صلى الله عليه وسلم أو بيغمبري جن وإنسيا بدليل أو آياتي كتازة باسم باش بيغمبر صلى الله عليه وسلم جني بيني ولا قرياني دانشتوه يعني بله بس للري وحي وابو باس بله روجة كان بيغمبر صلى الله عليه وسلم لقالكم ملك صحابي دردتي لشودا دواتر بيغمبر صلى الله عليه وسلم بما بس يدزنو شوشتن و باب القضايا حاجة دور دكوتوا للصحابة بالرزكان لوي باشان تأخير دبي صحابة بالرزكان كاتك هل دست انت مشاهدة كان بيغمبر لشويني خوينيا مشاوش دبت دقرين بدواي بيغمبري دران بيغمبري دبين نوا قال أي بيغمبري إخوة أي بيغمبر صلى الله عليه وسلم أتولى شيء دلي أمن لقل برا زنكانم قسم ذكر قلت يعني أوان لشيء كو يكتر تاني بلي قلت ليرا بيغمبر صلى الله عليه وسلم صحابة كاني برد سر أو شويني كأجريان كردبوا باش ماوي أجري زنكان ليهم بلي يكتريان بلي بيغمبر صلى الله عليه وسلم يكتريان بيني بو بلي همو زانان يقدنقن لوي كمروف دتواني جن ببينت يعني بيغمبر صلى الله عليه وسلم جني بينيوه
آخر پێغەمبەر جیا لەگەم نوتوو ما بس ما بلى، لو كوبونەوەی لەو کۆبنەوە لەگەڵ جنەکان یەکتریان بەشێک لە زانان ئەوەی دەڵێ کە هیچ زانایەکمان نییە لەسەر ئەوەی هیچ زانایەکمان تا ئێستا نییە لەسەر ئەوەی کە لەو کۆبوونەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابە لەگەڵ جنەکان کردی بڵێ یەکتریان نەدیتە یەکتریان بە ئاشکرا دیتە و پاشان سەحابەشمان هەیە باسی شێوەیانی نەکردووە پێغەمبەر سەحابەشمان هەیە جنی دیتە سەحابەش جنیشی دی کەواتە گەروابێ مرۆڤ دەتوانێت جن ببینێت هەندێک لە مرۆڤەکان دەتوانن هەموو مرۆڤێک نا جن بینین ئاساییە نا ئاسایی نیە چونکە قورئان ئاماژەی پێکرێ فەرمێ إنهم يراكم هو قبيل من حيث لا ترونهم جنو هاودۆستانی ئینسانەکان دەبین بەڵام ئینسانەکان ئەوان نابینن باشە بەڵام سەحابە ئینسانە هیچ معجزەیەکی دەستانیە چۆن توانیوێتی جن ببینێت کە پێچەوانەی ئاەتی خۆی ئەو ویستی رب العالمینیە لە کاتەچی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو ذەڕی غیفاری بەیەکەوە دەڕۆن پاشان پێغەمبەر بە تیلکەدارەکی خەتی لێ دەدا ئەڵێ ئەی ئەبوو ذەڕ لەوەی زیاتر نەیە پێش ئەبوو ذەڕ نایەتن ئەوە یەک پاشان پێغەمبەر دوور دەکەوتەوە صلی الله عليه وسلم جبریل عليه السلام دێ قسەی لەگە دەکا پاش قسەکردنیان ئەو کاتی باش قسەکردنیان دەڕۆن کاتێک دەڕۆن ئەبوو ذەڕی غیفاری دەڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو چێ بوو لەگەر ڕاوستا قسەت دەکرد پێغەمبەر ئاورداتەوە بەسەر سوورمانەوە دەڵێ بۆ ئەتو بینیت دەڵێ بەڵێ بینیم پیاوێک لەگەڵ ڕاوستا بوو دەڵێ جێت لێ بوو چی دەگوت دەڵێ جێم لێنەوە بەس دەمزانی قسان دەکەن لێ پرسیار دەکرێت دەڵێت چێ یەک لە سەحابەکان جنی دیتە ئەبوو ذەڕی غیفاری ئەوە یەکەچی پیاوەک بوو لەگەڵ ڕاوستا بوو بەڵێ گوتی لە شکلی ئینسانی لەسەر شکلی ئینسانی پێی دەڵێ پاشان پێی دەڵێ جێت لێ بوو چی گوت ناوەڵە جێم لێ نەبوو دەڵێت چی گوت ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ فەرمووی هەر کەسێکی گوناحی بکە تاوانی بکە ئەگەر تەوبەی بکە ئەڵڵا لێی خۆش دەبی دەڵێ ئەبوو ذەڕی غیفاری گوتی وئین زەنە وئین سەرق گوتی ئەوەی دزی کردبی ئەوەی زیناشی کردبی دەڵێ بەڵێ وئین زەنە وئین سەرق دەڵێ سێ جاران لە سێک تەئکیدی لێ کردەوە لەبەرەوەی ئەبوو ذەڕی غیفاری قەومەک بوون بە ناوبانگ بوون زیاتر بە جەردەیی دزیکردن و پاشان بە زیناکردن دەڵێ سێ جار ئەوەی لێ تەئکیدی هەر سێ جارەکەی گوتی بەڵێ دزی و زیناکردن تەوبەی بکە ئەڵڵا لێی خۆش دەبی تەوبە ئەوە یەکیان دووەمینەن ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبی ئەوە هەموو مامۆستایان دەزانن و حەدیثی صحیحی پێغەمبەر بوخاری مسلیم ڕیوایەتیان کردیا ئەلێ زەکاتی فتر کە چەند ڕۆژێک ما بگەینە زەکاتی فتر زەکاتیان کۆ کردبەوە شەیطان هە لەسەر شێوازی ئینسانی دوو جاران چێگرتی ئەبوو هورەیرە گرتی بردێ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆ لای پێغەمبەری گوتی ئەو کەسەی هاتەکەنێت و دزەکە دیلەکە گرتت سبەش دێتەوە سێ جار لە سێ کاتەوە ئەو سەحابە دیتیان بەڵام ئەو ویستی ڕەب العالەمینە دەکرێت جگە لە سەحابەکان کەسی دیکە بیان بینێت دەکرێتن ئەولیا تۆ بینیوتە دەکرێت ئەم نەمبینیوە تا ئێستا و هەوڵشان دەتەوێت بڵێ مەسەلەن نەبمە ڕیایی یان زاهیدی یان شتێکی ئەوها ینی بڵێ نەمبینیوە یان بینیوتە ناتەوێت باسی بکەیت وەڵاهی هەندێک شت هەیە باسکردنی پێم وایە بەس خۆ ناشیرینکردنە مثلەن لە بۆ نمونێ پیاوەک دەڵێ مخەونم بە فلانی دیت یعنی تەمەشا بکە دواتر زۆر ئینسان پێ ناشیرن دەی بۆ شتانە هەندێک شت هەیە ئەگەر بینی خۆت و ئەڵڵایە پێویست ناکە مثلەن کەسی دیکە لە بینی خۆت و ئەڵڵای بزانێت پێم وایە هەندێک شت هەیە مبالغەی زۆر تێدا نەکەین باشە وەبی ناشیرن مادەم پێغەمبەری سڵەوەت خود و سەربن دیتە و دوو سەحابەش سەحابیا دیتە و هەندێک مرۆڤژی ئەگەر ئەولیا و ساڵحی بن ڕەنگە ببینن چه پەیوەندیەک هەیە نۆڤبەینە ئینس و جن نەدەڵ سەرفی عاردی هیچ پەیوەندیەک وەلەو زانایان لەوەی بڕێک لەوانەیە خلاف هەبیتن ئەمن بە هیچ شێواز پێم باش نییە هیچ پەیوەندیەک لە بینی ئینسان و جنی هەبی چونکە لە قورئانی لە سوورەتی جن ڕەب العالەمین ئاماژەی پێدەکا دەڵێ هەندێک لە پیاوانی ئینسی يعوذون بالرجال من الجن دەڵێ پەنایان دەبرد لە بۆ پیاوانی جن بەمەبەستی چ بەمەبەستی هاوکاریکردن کەواتە ڕەب العالەمین بە وەسفێکی خراپ وەسفی کردیا هاوکاریکردن باش نییە ئەوجا وەسفەکە بە سحر لە بۆ سحری نیە بەڵام مهم ئەوەیە یعنی ئەو تێکەڵاویە بینی ئینسان و جنی زۆر باش نییە ئەگەر مسلمانش بن هەردووچیان پیا ئەوجا زانایان دەڵێ ئەگەر مسلمان بن هەردوو لا ئەوە شتێکی ڕەئیەکی پێیان باشە بەڵام ئەمنە تا ئێستا ئەوەشم پێ باش نییە وەکو خودی خۆم چونکە ئەوان فێڵزانن و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم درۆزنیان زۆرە مسلمانەکانیشان درۆزنیان نا ئەمن دەڵێم ئەوانەی کە بێباوەڕ و کافر مەبەستم مسلمانەکان نا مسلمانەکان نا بەڵام ئەمە دەکرێت پەیوەندیان هەبێت پیاوێکی ناکرێ باش نییە هەندێک لە مامۆستایان هەیە پێی باشە
يعني پێی باش ئەو شتە بکرێت بەس ئەمە پێم خۆش نایوان مامۆستایان یاخود زانایان هەندێک لە زانای هەندێک لە مامۆستایانی ئێستا ئایا ئەو تا چەندی ڕاستە تا چەندی ڕاست نیە ئیشمان بەو کارێ نییە وەکو خودی خۆم ئەم ئەو ئیشەم پێ باش قسە لەگەڵ جن کردووە ئەم ڕۆژانە قسە لەگە جنی دەکەم لەسەر زاری ئەو نەخۆشەکە هەر ئەم بەخۆشم پێتانم گوت ئەگە پێتان خۆشە ڕاستە و خۆ لە باتی نەفەرەکی دوان دێنمە ئێرانە وە بی قسەیان لەگەڵ هەر ئێستا پێش بەرنامەکەی بێم ئەوە ڕێ سڵاوم لە بۆیان هەیە ناو عائیلێکی مثلەن بەڕێز کەسێک جنی لە قەلبی بوو لەگەڵ قسەم دەکەم بەڵام مامۆستا مەسەلەن ڕەنگە باوەڕکردن لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاواز بێت ڕەنگە کەسێکی دیکە بڵێ ئەوە هاوڕێی خۆیەتی کەسێکی خۆیەتیان ئەو هەیەیان کە کەسەکە قسە دەکات چکە گوێی لە دەنجی کابراایەکەی بۆن مناگەر ئێستا من جن لە لەشی من بێت قسە بکەم لەسەر دەنجی هەندرێن قسە دەکات وایە یعنی کە قسە دەکات خەڵک گوێی لە شێ دەبێت لە هەندرێن دەنگەچی دیکەیان دەنجی هەندرێنی ئەگەر خوانە دەگۆڕدرێتن دەنکە دەگۆڕدرێ مەسەلەن بووە جنێکی پیاوێکە بە دەنجی ژن قسە بکات جنەکە ژن بێت لە لەشیدا بەێ هەیە پیاوە بە دەنجی ئافرەتی قسەی دەکات هەیە جاری وایە قسەی دەکات بە زمانی هیندی هەرتەی ناگەی بە زمانی ئینگلیزی بە زمانی ئابە لێ بەهرێکەوە بە شێوازێکە مادام هەوسایە بجۆتە ئەم بینە ئەسڵێ پرسیۆرێ جن دەستەوە قالبی ئینسانی بە پێی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێی ئاەتەکانی قورئانی پیرۆز بەڵێ ئادەچیتە قەلبی ئینسانی بە پێی دەقی قورئانی پیرۆز قورئان دەفەرمێ لە سوورەتی بەقەڕەی دەفەرمێ الذين يأكلون الربا لا يقومون كما يقوم الذي يتخبط الشيطان من المس شيطان من المس أو مسا لێرە لە بینی زانان ئەو کێشە لێرە دروست بووە ئەنە حەزم لێ هەردوو لە بوو خەڵک لە بۆی ڕوومتەوە ئەو کێشە لە چ پیا بۆ یەک دەڵێ دەچی یەک دەڵێ ناچی ئەوە لێرە لە مینە المەسی مەس هەندێک زانایان دەڵێ کاکە مەس بەمانای لێدانێ دێ مام سەخوا پێش مەسەکەی بوو بە ناوی شەیطان هێنرا لێرە ئەو جنە ئەخر جن وەکو ئێستا لە بۆ نمونەی ئەمە گەنجە کەسە کە تازە لە دایک دەی پێی دەڵێن چێ جەنین نانا منداڵێک منداڵ لە دایک دەبی پێی دەڵێن منداڵ کۆرپا دوایی گەورە بوو وایە دەڵێن یان دەڵێن ئەو کوڕە یان دەڵێن کچە دواتر کە ئەگەر مێردی کرد ئەگەر کوڕەکە ژنی هینا پێی دەڵێن چێ دەڵێن ئەوە ژنە دەڵێن ئەوە پیاوە دوایە گەورەتر بدەڵێن ئەوە پیرە ئەوە یەختیارە ئەو بێوە ژنە ئەوە پیرە مێردە هەر ناوەکان دەگۆڕێن یعنی ئەوە مۆزوعەکە هەر هەمیان یەک بابەتن وخلق الجان من مارج من نار هەمیان لە ئاگری دروست بوونەوە سنفەکانیتیان ئەوە ناوەکان بینەوە سەر مەسەلەکەی خۆمان گوتمان من المەسی ئەو من المەسە ئەوەی دەلێت جن ناستە قەلبی خەڵکی ئیشکالەکە ئەلێن دەر لێ پەیدا بوو دەڵێ کاکە من المەسی بەمانەی لێدانێ دێ جێر لێیە باشە ئەدی دەڵێن کاکە ئەو من المەسە بزانین زانایانی تەفسیر ئەو کابرای ئەو مەلای ئەو کەسەی دەلێ کاکە جن ناستە قەلبی خۆ مفەسیری قورئانی نییە خۆ کتابەشی قورئان مفەسیر نیە داینایی بڵێن کاکە ئەو گوتی ئەو مەسە بەمانەی لێدانێ دێ دێن تەمەشا دەکەین پێش ئەمە بزانین چێ تەفسیری کردیا ئیمامی شافعی ئیمامی حەنەفی ئیمامی مالک ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ کە برازای پێغەمبەری صلی الله علیه و مفەسیری قورئانیە ئەوانە هەمیان شێخی ئیسلام ئیبن تەیمیە ئەوانە هەر هەمیان دەڵێن کاکە من المەس یعنی الدخول یعنی چوە قەلبی بالوت باسکەم لە هیچ شوێنێکی دیکە لە قورئانی پیرۆز ئەو مەسە هاتووە کە ئای ڕەحمە لە بابەت بەڵێ لە مەریەم سەلامی ئەڵڵای لێبێ کاتێک حەملی بوو هاتەوە ناو قەومەکەی چی گوتی وەلەم یەمسەسنی بەشەڕ مەس دەڵێ هیچ بەشەرێک مەسی منی نەکردیا باشە ئەگەر مەس بەمانای لێدانێبی بەس بەمانای لێدانێ لە زانایان دەڵێ بە ئەدەبەوە وای گوتووە ینی کەس دەستی لێ نەداوە باشە ئەگەر مەسەک ئەگەر ئەو ئیمەریەمی بە معنای لێدانێبی زەلام دەست لە ژنامدا حەملی دەبی آخر لێرە یەکشت هەیە مەسەن لە زانایان لەو بابەتەدا ئەوەی کە گوێم دەڵێ مەریەم لە ئەدەبەوە وای گوتووە بۆ نمونە ئێستا ئافرەتێک ئەگەر کەسێک ئەوە بێت دەڵێ کات ئەدەبەکەی لێکەینەوە معنای چییە دەڵێ ناڵێ مەسەلەن ینی پێی دەڵێ حاڵەتێکی ئەو هات کردووە بۆ منە تۆ زینات کردووە دەڵێ ئەدەبەن خۆ ناڵێ ئەوم کرد دەڵێ کەس دەستی لێ نەداوە بارەکەڵڵا یعنی کەس دخولی نەکردیمە آخر دەست لێدانەکە لێرە بەمانای ئەوە ناڵێ وەکو دخولی کە دەڵێت کەس دەست لێ نەداوم ئەوی تر ئەولاتریشە یەکەواتە ئەولاترەکە چییە دخول ئەگەر حالەتەکە بێت مەسەلەن نامە ئاەتمانە یەک ئاەت و دوو ئاەت نییە کاکە هەڵۆ باس دەکەم چیتر کەواتە
مريم سلامي الله إليه بكذا لك كز دستي لم ندايا ولم يمسسني يعني ولم يدخلني يعني كز دخولي نكرديما جلمنا باشا يعني هيت بياوك داخلي من نبو معناه كرديكيا باشا كواتا ليرا مزما معناه دخول لي آيات شي دي كمان هي لبو أو كتاني مارا دكرين دعاء بيش أو بقوازرينو طلاق دادرين قدرا بيقناين طلاق دادرين تمام دلتي دل قبل أن تمسهن فنصف ألني وي ماريكي قبل أن تمس بيش أوي مسيبكن بيش أوي مسيبكن يعني تي يعني بيش أوي بلي بزاوابن أجا طلاق تاندا كاكا دلني وي ماريكي بدني كواتب بي أم كواتب ببي أو آيتا ببي أو زاناني باسم كرت أو زاناني هم باسم كرت أو أنا مس يعني دخولي عين زند دست قلبي أو زليرة بس عفوا أو ملايك أو رول لكردستان دلي لكردستان دلي الناس تقلبي آية أو ملايك بسياري اللي بكبر الإمام الشافعي زيرك تري دلي نعم بل الإمام حنفي إمام حنبل إمام مالكو لا لو أنا زيرك تري دلينا دلي بلي بلي ناس تقلبي إنساني قلنا أحبار دبي لبر أوي أجر نازم قسكت زواني ذكاء دروي كرديت سوكا هيز بلغة شيبينيا أمن أو بلغم بي قرآن دلم دتي أو هيز بلغة شيبين دبا أو يك بلغي بيني لقرآن ولا حديث بلناتي باشا أو بس أو بس كل الرقية بس إنكارية باشا بس حسودية باشا بس راس بحديث شلو بس بابتك يعني ما دام خلافة خلافة وهي خلافة كواتا خلاف بو كاردقات بلاي سروي بلاي وكل الرقية حسودية يعني بابتك بلي خلاف لا تبيدا دبي خلاف لبيني بلام خلاف زور زاري باس ذكري رحمتها نا رحمتني بيغمبر نفرمو زن دتيتا لشي مروفو بلي او ببلغي آياتي او آيات اي فرموده بس فرموده لو باشا فرموده باشا لهم ملاچی پرسن لهم ملاچی او قصي من بالبو هم ملاچی بلي اگر باوش كتاتي باوشك باشا اگر باوش كتاتي پی بلي لو دز بدو دادگري بلي پیغمبر د فرمي لو دز بدو تانو بگرن معنی سيا دلي هر کس چې باوشك تاناتي دز بدو تانو بگرن لبسه فإن الشيطان يدخل باشا او بسياريم لهم مستعمي باشا بپی ام بلغانا او يك او بلغي حديث پیغمبر صلى الله عليه وسلم بله او يك دوام پیغمبر ده فرمي إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم علي بناو دماركاني خويني دا دروا دوران دكاتن لقل خويني باشا كواتا زن بحزن تشكشتان في بريم كاتا كما بس اوندش دلين بس اوندش اشتشي قورتر دريم لو يقورتر كان نقوت رأي نكر دست قلبي إنساني اوشت بيدليم لشودا ميزي لجي إنساني دكا شيطان قوت رأي جلبوا ها بود الآية كرسي بخينا كاكا بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم باشا بخاري مسلم بخاري بجمارة 1134 مسلم بجمارة 774 او الرقمي حديثكي ده فرمي هر كسا لشودا او شوي بسر برد ببي او نويش بكا وعبادة وطاعته بنداتي بكا حتى روج لدبتوا كهر نستا لو شوي ذكر ياد رب العالمين نكرت دلتي ذاك الشيطان بال في أذني الشيطان ميزنا وجيدك السبب في أول قانا زن دتيتا لشي مروفو دتيتا شوي مروفو دستنا وجسمنا ودماري إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم يعني بناو دماري لقل خوين دوران دكات تكاري قريق لسلو كسدكات كا دتيتا ناولش تيلي هريكو بشوازك إيواها بس جانا سري في دقري إيواها بس ضلتون دكا إيواها بس عصبي دكا إيواها بس ودك خوي لبكي إيواهي لخوي دسويني ده باش ما مستمادم و زوربي ما جانا سر دقرين چون بزانين كسك يعني خو ما زن تناو قلبي الشكلي تسلي دي اگر كسك زني لقلبي بي ضلتون دكا جانا سري دقري عصبي دبي زور حزو آرازو دستخوي چونك عندك زاروية زنكا مثلا وايلي دكاتن كزور بخويتن بربري مغرب وعسران دليتون دكا يعني زاري ولا شوينه شي بتني بي هز دكا اشتغل بشتيتي اورداتو هيزنيا يعني بشتشي بخافره هز دكاتن اشتغل بپشتا دروا او سر برندكا هيزنيا او صفتين لي پیدا دبي زن دتيتا لشي تشيوا او زن دستا لشي او كساني كسينا قسطانيان هي باش سينا قسطاني باش نقسطاني كان سيا اويا كقرآن ده فرمي إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون ده الشيطان ده صلاتي نية بس الأوكسي إيماني هي وبس الأوكسي كالتوكل هي لشوينتشكا
اعترافی شەیتانی لە قورئانی تۆمار کرایە دەرێ کەسش کەژمایە دەرەقەتی نایە إلا عیبادەکە منهم المخلصین ئەوەی ئیخلاسی هەبی یعنی کەواتە ئەوەی ئیمانی هەبی ئەوەی تەوەکولی هەبی و ئیخلاسی هەبی ئەو سەیە شەیتان ناستە قەلبیان ئێستا هەندێک خەڵک لەگە قسەکەین بێتاقەت دەبی لە ماڵێ کەزنی لە قەلبێ دەڵێ باشەم دیارە ئیمانم نییە تەوەکولم نییە ئیخلاسم نییە لێ ئەمنۆم لایەتێ نا ئەوانە زەعیفن جاری وایە هەتا بەڵام 120 130 150 170 جن بە کافر و مسلمانەکەیەوە دەتوانێت بچێتە ناو لەشی ئینسانەوە بە کافر و مسلمانەکەیەوە دەچێت ئەوە کافرەکەی گوتمان دەیەوێت مسلمانێک کە غافلە لەخوا وەکوی کە باست کرد دەچێتە لەشیەوە مسلمانەکە قەت بووە مەسەن شتێکی ئەوها کابرایەکی خراپەیە باوڕن حاکمێکی زۆر خراپێ زوڵم لە خەڵک دەکات باشە کافرە جنێکی مسلمان بۆ ئەوەی کە وەکو لە بەرخاتری مسلمانان لە پێناو خوا بێت بچێتە لەشی ئەم کافرەوە بۆی باش بێت یان وانە کات زوڵمی خەڵک بکات وای لێ بکە هەر مەسەرەن بخەوێ یان بە جۆرێک شتێکی لێ بکات زوڵم لە خەڵک نەکات ئەم حاڵەتانە هەیە هەتا بڵێ هەیە تا زۆرش بێ لەکنە من هەیە و بەڵام نەمتوانی ئەو ڤیددیوانە بڵاو بکەینەوە لەبەر ئەوەی جنەکە لەگەلی قسەم کردەرم لۆچی قەلبی ئەڵێ مەسەرەن جن هەبوو دەڵێ لەبەر ئەوەی چیمە قەلبی ئەمن مسلمانم ئەو کەسە لە داچی خۆیدایە ڕۆژێکی سەری شکاندی خین بە بەژین داتە خوارێ ئەمن وەکو عقوبەتی چویمە قەلبی بەس سەرعی پێدەگرم لە خۆی دەچوێنم لەو کاتی ڕامە چویمە قەلبی هەیە ئەوە دروستە ئەو جنەی ئەوە دەکات ئەوجا ئەوە دەگەڕێتەوە عقلیەتی جنەکەی لەبەر چێ لەبەر ئەمە هەمانە مسلمانە غەیبەتی دەکا ئایەوە دروستە غەیبەتی مەبەستم ئەوەیە دروستە ئەوەی ئەو جنە دەیکات کە بەم لەگەڵ کەسێکی کافر دروست نییە لەبەر چ دروست نییە لەبەر ئەوەی ئەتوو حاکمی ئەڵڵاینی محامی ئەڵڵاینی ئەمە ڕۆژێکمانەیە پێی دەڵێن قیامەت ئەگەر ئێستا من چاکە چی بکەم تو ناتوانین پاداشتم دەیەوە و ناتوانین سزاشم دەی کەمادەم نتوانی پاداشتم دەی و نتوانین سزام دەی ئەتوو چ عیلاقەتەیە عیلاقەت نییە بەڵام ئەو جنە وەکو مسلمانەکەی خۆمانە ئەڵڵا دەڵێ کاکە غەیبەت حرامە دەیکە دەڵێ بوختان حرامە هەر دەیکە دەڵێ عرەقی مەخۆ عرەقی دەخوا ئەو بە تەسەوراتی خۆی دەیکا بە پێی قەراری خۆیەتی ئەوانیش گوناح دەکەن ئیتر تۆ مادەم وایە باش گوناح دەکەن بەڵێ مادەم ئەوەندە بە ئاسانی دەستەوە ناو قەلبی ئینسانی جن ئەی چوون بە ئاسانی بێتە دەرێ یان عیلاجی هاتنەوە دەرەوەی جنەکە عیلاجەکە بەوەی نییە زۆر قورئانی لەسەر بخوێنین ڕاقیەکە زۆری لێ بداتن و ئەو کەسەی قورئان لەسەر خەرشی دەخینی و خۆی بکاتە بەتەڵ بەوەی نییە ئەگەر بێت و ئینسانەکە پێداچوونەوە چی بکاتن لێم پێم خۆش بوو لە سەرەتا چار کاغەزمان تەبع کردبوو بەڵام ئەوە تازە ناکرێویشە پێم خۆش بە عەمەلی لە بۆتان بکەم بەس ئەوە ناکرێ شەفەی باسی کەچی وەڵاهی بڕێک ئەوە ناکرێ بەزار ڕۆژێکی دیکە ئەگە دەرفەت هەبوو لێرە لە بۆتان بە ئەوە دیکەم با لە بەرنامەی ئەوەش نەبیتن با لە کاتە چکە بیتن جەنابتان هاوکارمان بن ئەو شتەی دەکەین لە بۆ خەڵکی دەتوانی ئەو کەسە با بڵێن بابەتی ئیمان بە خۆداچوونەوە چی بکە بابەتی تەوەکل بە خۆداچوونەوەی بکە بابەتی ئیخلاص بە خۆداچوونەوە چەند کاغەزی دەوێت وڵای تەبعمان کردبوو لە بیت لە سەرەتای بەس پێویستمان یعنی خۆتان پێتان بوو ئەو تەلێرەگەر ئێستا دەینی یعنی عایدی خۆیتی هەر بە خۆی دەتوانێت عیلاجی خۆی ڕێزێکمان پێویست بوو کاغەزمان لێ بدا باە ئەوها باشە ڕێک ئەوها بە شەفەوی ئەوەیان سەحر بەڵێ الوسواس والله ئەم تەلەڤیزیۆن سێ تەلەڤیزیۆن تەکلیفی لێ ئەو شتیان لێ بکەم بە عەمەلی بەس ئەمن کە بەرنامەش کەشم هەبوو لێرە بەڕاستی بەس ئەوم تەکیدم مێزێک ئەگەر کابینە بم دەی هەمان وەردەگرێتەوە عەزیزم لێ بە شتێکی جوان باش بکەین ئەوەی بدێ کابین بگرە مامۆستا ئەوەش بگرە بیدە مامۆستای ئەوەش بگرە تەواوە ئەوهای لێ بکرێت چم فەرقی میزی و چم ئەوە تەواوە ئەوها ولو سحرم بەبەرکەت بسم الله بنە ئەو سەحرەی بدا ئەوەی نێزیک بین بە هیچم لە دەست نەبی باشە بارە دەست بین ئەوەمان بدێ وەسواسی بدەوی وەسواسەکەم بدەنێ یا الله ئەوەش لەکنەت و بێت شلۆمان بەرزکە کاکە ڕوو لە مەکە باشە کاکە یا الله کاکە ئێستا ئەمە ئەو چار نەخۆشیەمان هەیە ئەو چار نەخۆشیە ئەو برایی یەکەمینمان کاغەزەکەی پیشان بدا وابینە بەرچاوت لەکن چیە کاکە سحر وابینە بەرچاوت ئەو پیاوە سحری لێکرایە وابینە بەرچاوت ئەو پیاوەی دووەمینیان وەسوەسەی هەیە ئەوها بینە بەرچاوت ئەو پیاوەی سێمین کە مەسی هەیە ئەو پیاوەی چارەمینیان ئەوە عینی هەیە واتە چاوزاری هەیە دەنجی خۆشە و بە چاویان بردی ئەوە لەگە دەم خۆشیەکەی دەی کاکە ئەو پیاوە گوتمان سحری لێکرایە سحر لەکن چێ دەکرێ
لكن سحر بازەکان ساحر باشە ساحیر بازەکە بە قووەت و توانا و دەسەڵاتی چێ و کارەی دەکا جنەکان شەیطان و جن وایە باشە لەبەر ئەوەی شەیطان و جنەکان هاتینە ئینسانەکان فێر دەکەن بە دەلیلی ئاەتی قورئانی لە 101 سوورەتی بەقەڕەی باشە کەواتە زانیمان ئەو پیاوە سحر لێکراوە کەواتە سحری لێکرا یعنی چ یعنی جنەکیان لە بۆ ڕەوان کردیا یعنی شەیطانەکیان لە بۆ ڕەوان کردیا كلف بەئیشەکەی بەڵێ ئەوانەی کە جنیان لە قەلبیە سحریان لێکرا نەفەسیانێ بەس جێلەوەن دەی من ڕابگرن چادە بن لە جێی خۆیان دووەمینیان ئەو پیاوە وەسوەسەی هەیە قورئان دەفەرمێ فەوەسوەسە لەهما الشەیطان ئەلێ ئەوەی وەسوەسەی هەیە یعنی شەیطانی هەیە کەواتە ئەم دوو پیاوە فەرق و جیاوازی چ بوو لە بینیان ئەیوەی سحر بوو ئیوەی وەسوەسە بوو بەڵام هەردووچیان شتەکەیان چ بوو شەیطان عیلەتەکەیان بەس شەیطان بوو کەواتە هەردووچیان شەیطان وەی لێ کردبوون ئی سێمینیان پێی دەڵێن مەس مەس یعنی چی یعنی شەیطان چوە قەلبی وەک تازە ئاەتەکەی باسمان کرد لە سەحردا شەیطان ناچێتە قەلب با وتمان ئەوەی سحری لێکرا شەیطان شێوازەکەی جیاوازە باش ئەوەی دووەم وەسوەسەیە قورئان فەرمووی شەیطانە شەیطان ئەوەی سێمینیان يتخبط الشيطان من المس أو استوى قلبي كواتا أو سينا خوشيا هيس فرقي هي شەیطانە هەر حسيتان يكسانة بتسه بالشيطان باش إيتار مين يا بيدلن عين أو يتساو نفسي لدايا باشە وەزعیت و باشترە مامۆستا باشا الحەمدولله أو يتساو نفسي لدايا تساوي إنساني بيكاتي لبينز مادي أو خوين گۆشت ڕنگ دەمار لەوەندەی زیاتر نییە چاوی من کو دەتوانین بچی لەو پیاوەی بدام هەر کاتە کەسێک چاوی پیس بوو شەیطانێک لەسەر چاوی تیشتی شەیطانی لێ دەدا کەواتە هەر چار نەخۆشیەکە یەکسان بوو بەچێ شەیطان یەکسان بوو بە شەیطان کەواتە وەکو ئەو وایە بڵێن 100 جاران سفر هەر سفر ئەو چارە کەواتە یەکسانە هەر چارە یەکسانە بەچێ بە شەیطان مامۆستایەک دێ دەڵێ کاکە علاماتەکانی سحری ئەوەیە علاماتەکانی وەسوەسەی ئەوەیە ئەو کە هیچ ئەوها نییە هەر چاریان یەکسانە بە شەیطان کەواتە نیشانەکانیان وەکو یەکە لێرەشەوە دەیڵێم هیچ ئاەتێکمان نییە هیچ حەدیثێکمان نییە لەسەر ئەوەی کە بە خەڵکی لە بۆمان دیاری بکا بڵێ نیشانەکانی سحری ئەوەیە نیشانەکانی وەسوەسەی ئەوەیە نیشانەکانی مەسی ئەوەیە بەس عەقڵ و هەست و فکری خۆیتی ئەو کابرایە ئەو شتانە لە بۆ وەسوەسەی لەو خەڵکی دروست دەکات کەواتە بابین ئێستا ئەو چار نەفەرە ئەی تازەنەت گوت ژانە سەری دەگری تووشی حاڵەتی هەمیان وچیەکە ئەوە نییە جوازیان بکەینەوە بڵێ ئی سحری ئەوەیە ئی وەسوەسەی ئەوەیە مامۆستا یەک شت هەیە پرسیارێک دێتە پێش ئەمن سەحرم لێ دەکرێ لە مامەڵەیەک مەسەڵەن حەزم لە فلان ئافرەت بی باشە بۆ هەیە سەحریەوە ئەو بۆ جۆرە سەحرم لێ دەکرێت کە حەزم لە فلان ئافرەت بی جوانە ئەوەیان تاوا بەرەکەکان دانیان هەر لە دەستمان بی هێشتا مایەوە نیە با لە دەستمان بی ئەوەیان وەسواسە نە ئەو وەسواسە حەزی لە کەس نییە هیچ لەگۆڕە نییە مەوزوعیوی حالەتی من ئەوەیە ئەمن دەستم لە بۆ ئەو ئافرەتی بەس ئەوە وەسواسە ینی مەوزوعی دیکەیە هاتوشی وەس دەستنێش دەشوە تەڕبۆ دەست لە بیر مەکە علەتەکەی تو چێوەی لە تو کرد بوو سحرەکان شەیطان چێوەی لەوەی کرد بۆ وەسوەسە هەر شەیطان بەڵام چێوەی لەوەی کرد بوو مەسەکان جیاواز نییە لە کەسەکە نا ڕاوەست باڵت باسکەم والله هەر کارە ساتە هەمیان کارە ساتن بەڵام هەر چاریان هەر چاری یەکسان بوو بەچێ شەیطانە کەواتە کو دەکلێ بڵێن کاکە دەڵێن هەر کەسەچی ئەو چار نەخۆشیی هەبی کۆمەڵێک ئەو سیفاتانەی لێ پەیدا دەبی یعنی ئەو سیفات نەک بڵێن وەسوەسە بەتەنێ ئەوەیە چونکە هەموو مۆزوعەکە چێ شەیطانە ئێستا هەر چار نەخۆشیەکە یەکسان بوو بەچێ شەیطان کەواتە ئەو چار نەخۆشەتان هەر چارتان لەگە چێ لێتان قەومایە لەگە شەیطانی لەگە شەیطان کەواتە پێویستە لە ڕێگەی ئەو قورئانەی ئەمە شەیطانی بناسین قورئان دەفەرمێ إن الشيطان للإنسان عدو مبين كواتا الشيطان دجمني چيا دجمني هم إنسان كان أدي باشا بين دجمنا كمان بقوة يعني ضعيفة قرآن ده فرمي إن كيد الشيطان كان ضعيفا كواتا يكم زار دجمنا كينجو أو يكم زار دجمن تامبو دوام زار دجمنا كتان خوش بختانا كوبو ضعيفو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي إن الشيطان يجري من بني آدم مجرى دم علي دستناو دماري إنساني بسيار لنگو دكم أنگو نخوشن هر چارتان باشا اشتاق بستناو دماري إنساني اشتاق بستناو دماري دبي چند بي دبي لأسبيچش گز كتر بي وايا دبي لأسبيچش گز كتر بي باشا اشتاق لأسبي گز كتر بي كودتواني ولا توبكا نخوشتكا بقريي هاواركي نفر هيديتك نمن
بيش أو بيت بس لكن هل ما مستعين قرآن دخيني أو هذا كا باشا إنسانك سطا شيستي بخوي خوي تسميلي وزعك كرديا تستملوها عليك دستت دست شلكا كاكا تمشايرك أم لشان لاينا استعمل قل شان كاميرينا كاكا دست شلكا استشي ولو برادري دكا دست شلكا بخوي نا شي ولي دكا أمن ولي دكا بس بدو بنزي ولي دكا وايا كاكا ميلا ود لكم تندكا ئێستا ناتوانم بەدە پەنجەش ناتوانم ئەتوو ژوەرە یارمەتیم دە ناتوانی سەرەتا لۆ توانیم ئەو پیاوە بەخۆی خۆی شل کرد بوو لە بۆ ئەو وەزعی بەخۆی خۆی 16 بەخۆی بوو کەواتە دەروون و نەفسیەتی و کەسە کاریگەری هەیە دەور دەبی بێجگە لە جنەکەی بەخۆی خۆی تەسمیری دەستی جنەکەی کرد بەڵام جاری دوم لۆ نەمتوانی لەبەرەوەی بەخۆی قبوڵی نەبوو کەواتە لێرەدا دەڵێ ڕاوەستێ دێتە پێش ئەخر دەبی ئەو پرسیار بکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک سەحری لێکرا جن چووە لە شێوە ئێستا دەمێ پێت بڵێم بەس ئەگەر جن چووەتە لە شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی بابا پێش مۆزوعەکەی دەینەوێندەرێ جوان جێم لێ ڕاگرن کاکە ئەخر ئەوە دەزانی پرسیارە ناچارین زۆر دەرەجەیەک پرسیارە ئێستا ئەمە تێگەیشتین چەند زۆرە نەخۆشیمانە بوو چار هەر چاری یەکساون بەچێ شەیتان چینگۆ بوو دوژمن بوو دوژمنەکەمان کوو بوو زەعیف کەواتە ئەو کەسانی نەخۆشیانەیە جوان جێمان لێ ڕاگرن چار نەخۆشی یەکساون بە شەیتان هەر چاری گوتمان دوژمنەکەمان چێ شەیتانە زەعیفە دوژمنەکەشمان زەعیفە لە حەدیثی پێغەمبەر لە بۆمان بە دیارکەوت لە ئەسپێکیش گچکەترا گوتمان دەستە ناو دەمارمان هەیە زۆر وردە کەواتە لە ئەسپێکیش گچکەترا وایە شتێک ئەگەر لە ئەسپێ گچکەتر بی کو دەتوانیەوەمان لێ بکە ئەو سێ خاڵەیە یەکەم ئیمان تەوەکل ئیخلاص ئەگە ئەو سێ هەبوو ناتوانی وەدلێکە ئەگە ئەو سێ زەعیف بوو ئەوس دەتوانی وەدلێ بکە خوشک و برا ئێستا لەوانەیە بمان بین دەڵێ کاکەم شەونێژی دەکەم قورئان دەخینم کاکە ئافرەتەم شەونێژ دەکا قورئان دەخینی بەڵام برۆی دەکا لەبن لەعنەتی ئەڵڵا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمووی ئەگەر دەرگەتان داخست بسمیلای لێ بکەن لەبەرەوەی کە نەکاتەوە ئەگەر هەندی پێشکەک بێ دەتوانێت دەرگاک بکاتەوە بەڵێ دەتوانیتم بکاتەوە لەبەر چی لەبەر ئەوەی ئەو توانای ئەوەی هەیە کە لەوەکو قەبارە خۆی گەورە پیشامدا خۆی گچکە پیشامدا توانای گۆڕینی هەیە دەتوانیتن ئەو قووەت وەکو قووەت هەیەی بەڵام لە قەبارە گچکەیە باشە بینە سەر ئەو مۆزوعی ئایا گوتمان ئیمان تەوەکل ئیخلاص ئەو سێ هەبی کاریگەری نابی ئێستا بینەران دەڵێن وەکو پرسیارەکەی ئەو دەڵێن باشە خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی هەبوو تەوەکلی هەبوو باشە ئیخلاسیشی هەبوو ئەدی لۆ سحری لێکرا لۆ ها اثنين قل اعوذ براس فرق دانا بزيبون ناس فلك بارك الله ويقلا وكانا تمشابكا بين تمشابكين لو بيغمبر ايماني ابو توكل ابو اخلاص ابو قران در انه ليس له سلطان على الذين امنوا وعلى ربهم يتوكلون در الا عبادك منهم المخلصين در ايمان وتوكل اخلاص ابو ناسي ده صلاتينيا ادي لو ده صلاتي ابو لسه بيغمبري هر سيت شي ابو اي بيغمبري حكمتي تداب التعليم بو لەبۆ تا ئەم تو فێربین دوای پاشان دوو سوورەت دابەزی پرسیارەکەم دەزانی وەڵامەکەش بەس دەمەوێت بۆ بینەران ئای بارەکەڵڵا دوو سوورەت دابەزی عەفوەن دوو سوورەت دابەزی بە ناوی ناس و فەلەقی لەگەڵ دوعای جبریل عليه السلام بسم الله أرقيك من كل شيء يؤذيك ومن شر كل نفس أو عين حاسد أو حمل سحر الله يشفيك كواتا أو حكمة أو لێدانە چێ هەندێک مامۆستان فێر بووینە لەو کابرایی دەدەن جن وەرە دەرێ لە قەلبی لێدانی دەوێ هەندێک ئەو لێدانە لە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕزا و ڕەحمەتی ئەڵای لێبی سەر مەزهەبی هەموو سعودیا کو ئەمە دەڵێن شافعینە سعودیا حەنبەلینە باشە ئەو کەسە جنی لە قەلبی خەڵکی دەردەهینە ئەو دەڵێ ئەمە لە ئینسانمان دەدا لەو ضربتە الجەمەلی لە مات ئەگە لە وشترمان بدا بە مردار دەبە ئەوەندەما لە ئینسانیدا هەتا جنەکە لە قەلبی دەڕێ ئەو لێدانە لە کنەوی هاتیە حقیقەتی هەیە بەلێ جاریوە ئینسانە جنەکە دەترسێ بەو لێدانەی دەڕوا لە قەلبی هەندێک جاران بەکاردێنم بەڵێ کاتێکدا پێویستە بەکار ئەو کاتەی جن ئینکاری بکا بڵێ ناڕۆم بەڵێ زۆربەی جار ئینکاری دەکەن زۆر جار ئینکاری دەکەن بەڵێ او بسازور مهمه طبعا هو الشيطان ديك او شتا بلام خواجه ولا في غداره بنص قال كذا فرمي بسم الله الرحمن الرحيم ولنبلونكم بشيء من الخوف يعني او بارك الله هرجياني انساني حمو تاقي كرنويا ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الاموال والانفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون ما مستر بارك الله راستي أتورك يدك إلى سركسك بله
نەخۆشیەکەی چا دەبێتەوە ئەم دەتوانم ئەم جواب بکەم هەموو مەسەڵەن کەسە- ئاەتانەی تۆ دەیڵێ هەندێک جاران مامۆستایان دەڵێ هەندێک جاران جێم لێ بووە بەخۆش من دەجاران وە دەڵێن بەڵام وڵای ئەوە حقەتەکەش ئەوهانیە ئەوەی ئەمن دێکم ئەتوش بکەین نەخێر شتیوانە ئەگە قورئانیش بزانی لۆ لەبەر ئەوەی کاکە دەڵێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەوەی تۆ دەیزانی آه. چییە مەسەلەن ئێستا کە من نایزانم ئێستا ئەم پێ دەڵێ ئەتو بەس جێ لەو ئاەتی ڕاگرە دەڵێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەلێ ئەوەی علمی پێ و لەگەوەی علمی پێ دەبنەیەک ئەوەی زانستی ئەوەی زانستی دەبتەیەک دێ کاچی من کابراایەک لە بۆ نمونەی دێ قورئان دەخینی سوورەتی بەقەرە دەڵێ چێ دەرێ ئەلەم یعنی ئێش و ئازار مەسەلەکە ئەوە نیە بەس ئەو یەکەچیان ئەخەستم لۆ دڕون دەکەمەوە باشە ئەگەر ئەوها بڕۆ دو دەکەین ناو موقیفی وەختمەتەوە موقیفی ناخۆشتیە موقیفی ناخۆش مەثەرەن لە بۆ نمونەی دەڵێن کاکە سوورەتی قول وەڵامان لۆ بخینە کاکە تا ئێستا قول وەڵایان ڕەوان نیە کەسەکە کە ڕەوان نەبی کوچی منە وەنیە دەڵێن کاکە ذالیکە دەرێ زالیکە بۆ نەخۆشی سەر ئێشە و دکتوری مەسەڵەن باتنی دەچێنە لەگەڵ دکتوری قسەی دەکەی دەبی ئەوەش علاجی خۆی لە کەسی تایبەت وەرگری بەس مامۆستا تخوا بەس لێرە کابراایەک بەس ئەو پرسیار لە بیر مەکە ئەو پێش حەدیثی بێ کابراایەک زنی چوویتە ناو قەلبی توش بووە نوێژ ناکە ڕۆژ و ناگری نەخۆشە گوناح دەکا ئەو گوناح و شتە لەسەروی حسابە یان دەڵێکە لە ڕۆژی قیامە دەڵێ خوا تو بەڕەحمی یا ئەڵڵا جن چوویتە ناو قەلبی من ئەمە نەمتوانیە نەعیبادەت بکەم نەهیز بکەم بەس لەسەر ئینسانەکەی حیسابە لۆ بە قسەوی دەکا وەکو وەسوەسەیە وەکو برای بەڕێزە باسی کرد وەسوەسە دەنگەکی خەفی و نزمە لە بنجێ ئینسانی دەڵێ دەستت تەڕ نەبووە ئەتو چاوت هەیە هەستیشت هەیە دەزانی وا تەڕ بووە ئەگە چاویش نەبی هەستت هەیە دەزانی تەڕ بوو لۆ بە قسەی دەکەی یعنی گوناح و خێر هەموو لەسەری حسابە ئەوە لە حاڵەتی وەسوەسە باشە پێغەمبەر ئەوە دوا پرسیارە دەیکەین و بەپێ ئەوەی کە دەگوترێت ینی باشترین کەسەکان ئەوانن کە پێم وابێ ئەوە فەرمودەکە ئەگەر تۆ ڕاستی بکەوە کە پێویستیان بە ڕوقیە نییە با بڵێن داوا لە کەس ناکەن دوعا و ڕوقیان بۆ بکات خۆیان پشت بەخوا دەبەستن و خۆیان ینی ڕوقیە بۆ خۆیان دەکەن ئەگەر ئەوە بێت مەسەرەن کەسێک من ئەوەی کە بیزانم بۆ خۆم ڕوقیە بۆ خۆم بکەم دەتوانم یاخود دەبێ بێمە لای تۆ یان لای کەسێکی شارەزا ئەگەر بزانی قەیدی چ دەکە خۆ ئەگەر ئینسان زانی بەخۆی لە بۆخۆی بکە بەڵام ئەتو ئێستا بە خەلکی بلێ کاکە هەموو کەسێک دەڵێ من لە بۆ نمونەی دەڵێم قورئان دەزان بەس بڕۆ جێری ڕاگرە قورئانەکە هەموو هەڵەیە کاکە ئەو ئیسفادەی نییە کە تو کەلامی ڕەب العالەمین خوێند و گۆڕی ئیسفادەی ناکات کەسەکە ئەگە کەسەکە شارەزابی بە قورئانی پیرۆز و دواتر لەسەر بخین لەسەر خۆی بی لەسەر خوشک و داک و کە سوکاری خۆی بی شتەی ئاساییە بەڵام زۆر کەسمان هەبووە قورئان خوێن لەسەر کەسی خۆی خوێندیە لە ئێوارەکەی لەسەر بابی خوێندیە لە بۆ سعادیەک و دوو شەوێ تووشی سەرعی بووە بەخۆی لە جێی خۆی جوانیش نێوە دەڵێم یعنی تووشی حاڵەتی زۆر ناڕێک بووە ئەو دواتری ناتی ئەمە لە سەی ما خوێندیە ئەو جەلوێ بەڕاستی پێویستە هەر کەسە و بە ئیشی خۆی یعنی ئێستا تو لە بۆ نمونەی دکتۆرەی ددانی بێ دکتۆرەش دانی بێتن ئیشی لە نەخۆشەی سەرەتانی بکە دەبی قل أعوذ برب الفلق بارك الله أعوذ بالله من الشيطان الرجيم إن شاء الله خذ اشترازي به بارك الله الله ليت رازي به يا الله ليت رازي بارك الله دوزار الله أكبر أم قال خوش حال طبعا برسيار موضوع بابا قال برفرع بس ظني شوية جرى وصلت مناقشة جا قرم بت جو وقت زيتشو إن شاء الله خير قهت هميلاكي إن شاء الله هميلاك تجيب خو مفاي جوار قرد طيب تجيب قرآني هر تشتكي طيب تجيب زين زور أو بسيارم لذا كان شنكا استوابا وملاهي دلي باشا زور أواني تساوي لكن ما تساعد بدلي كده بيبيع والله أو برسياري بس يعني دكادنا ما بدايتي نمقود لسه موضوع باشا بام بكم برسيارك كسك باشا يعني هر لزق معك وتساوي نابينيت يعني أو بابتان ديد عند تواني بقرقي شرعيا لايتو تاق بيتو كابرايك شلا كابرايك توزانم يعني ئەم نەخۆشیانەی هەیە ینی دەتوانێت چاک بێتەوە ئەمن لەو ڕۆژانە زۆر جەم لە مامۆستایان بۆ دەڵێ کو دەبی ئاەتێک چاوی ئینسانی چاکاتەوە کاکە ئەوەی زگماکە خۆمە نەماگوتێ زگما گوەرە چات دەکەین هەتا ئێستا یەک زگما چلەکنمان چانە بووە ئەوە یەک بەڵام کاتێک کەسێک لە بیدایەتی چاوی هەبووە دواتر بە زەربەچی بەرکەوتووە دواتر سوکەریە دواتر حاڵەتە کاتە پێشی دەرونیە هەر حاڵەتە کاتە پێشی دامان نە هەموو حاڵەتەکان دەرونیە يعني تو پێت گەورە نییە کابراایەک 5 ساڵان چاوی کۆرە بووە لە دکتۆری دەگەڕێت چان نەبووە کۆمەڵک پارەی سەرف کردیە با دەرونی بی هاتەکەنە من چابوو یعنی تو پێت کەمە براوە گەورەیە کاکە دوو نێو پێرێ
دنیا پێرێ ئافرەتە شاهی ناکەم 5 مانگە قورجی گیرایە دکتۆرە بەڕێزەکان پێیان گوت دەنگەژەیەکانت لێک دوورکەتەوە 5 مانگ چا نەبووە پاش 5 ماژی هاتەکەنە من بە ئاەتەی ڕەب العالەمین چابوو کاکە تو هەرچ ناوەشی لێ دەنێی لێی بنێ خۆت لە گۆڕێنێ خۆ میم چابوو یان نا ئەمن پێم وایە ئەو بابەتانە ئەوەی حەسوودیەکە يعني طلباتي بليكاكا والله باشا واشتكي تساكا كاكا بعقلي توادا بني وننزل من القرآن ما هو شفاء كاكا وادا بني او نفسيبو اي بيت خوجنيا خوشكا تو رزقار كم بينز ما قال دكتوري تانا بو كاكا نفسي كسيك هبيد وكو توبيت او هابا بلين لسر دستي او خلق شفاي بداتو انا تو تشجيعي دك يارمتي ددي بيت خوشا بله زورشم بي خوشا بزون بينا خوشا كسك بلي كاكا والله او بس او تساده بيتم بلاو دكاتوا اواني تساناي بلاو ناك اي والله بالضبط ويا باشا كابراك تساوي تساده بامادنيه بلاوي كموا اجا تساوي تسانه بكل ابو مراج دي بلاوي كموا بارك الله فيك اي وين يا كاكا بارك الله فيك قال اما ميم اويا امد الخوشين بو اتانا خلقك ديتك ما بوني ما لبو او خلقي كديت الامان بوني من لو خلقاننيه كرخنا لمن دقري وامن وبقرا رخنا كان يجيش ملينيا ايش شمبينيا او بابر دوام بي امش بردوام دبين الله خير بارك الله ويهرب او اورو استفادك ما انا بودو برا زواني من او اورو ان شاء الله باز دكين لو ربا دو الله ان شاء الله ان شاء الله الله سلامتك اللهم امين قال خوش حال قلب خيراتي يا جماعات اي لبير مسب ما مصايبلهم اي اواني سرود وقراني بيجو اني هي بس تاظر استوي والله مناقشه كرم تولي قرب دي كرمكن كرمك كاكا مدينة يا ورا مضى يوم قصور مضى بن رسول مدينة يا قصدو يبي قلبو وروجي يبي مدينة يا قصدو يبي قلبو وروجي يبي لسعر مرتاد خوش تبي حبيب من أبو القاسم أبو القاسم لسعر مرتاد خوش تبي حبيب من أبو القاسم أبو القاسم مدينة يا ورا مضى مدينة يا ورا مضى
والقصون الأمض ما بن رسولاد يا بن رسولاد يا يا راضيم يا راضيم يا راضيم يا راضيم يا راضيم يا راضيم دبا بس بأمدوريا تاكي من عوضليتو دبا بس بأمدوريا تاكي من عوضليتو همن شيداي جمال توب شي مدينة شي مدينة شي مدينة همن شيداي جمال توب شي مدينة شي مدينة شي مدينة سلامت بيا اخوا دستك كانت خوش دن خوش الله ليت رازي بيه ان شاء الله ويا فدنجة هرب خودش ترازي وي خودش ترازي موضوع لزاينتيا ايه باتسا باتي ها باتسا انت باتي دخوي امن دخوم بس باشيوان نا يعني كميش دخوم والله باتسا زستانانيش خوشه يعني اگر خوش بو همو باتسي چيشنا توزك يعني اخوارنا تبي خاوين درزيك لما لا درس خاوين بيو اوانا والله اسخو ناخم دیسان هاوکارمان او قل خور و پاچه خورك كباب خور و ارام الحقي اما دوين لسليماني بوين او محمد باس لك دوين دعوتي كردين قلت ورا وازي لنا دينين يعني بو دعوتي قالوا ابابتنا بلا بس نظام موضوع او بوقتي بارشي وديزايني ناخوين او كاتا نابت ناكر ونيا او شيء احتمالي هي ديزايني كان اخوين يلا باب زين باتك آرام يعني لك باتك آرام و باتك برای پوچه خور نیم يلا باب زين سيار سەروپیە خواردنە تایبەتەکەی وەرزی سەرما ئەم ساڵ کە ڕەمەزان بە تایبەتی شەوانی فێنک و هەندێک جاریش ساردا لە پاشێوان خواست لەسەر ئەم خواردنە زۆرە بە تایبەت لە شاری سلێمانی خواردنی سەروپێش بە ڕێوڕەسم دەبێت سەرەتا لیمۆکە بکەی بەسەر سەروپیەکە دواتر پیاز و بیبەر و نانەگەرمەکەش لەگەڵ گۆشتا و بێچکە و زمانەکە دەخورێت. ڕەمەزانی پیرۆزمان کەوتوتە وەرزێکی فێنکەوە خواستی زیاتر بووە تەبعاً و من شخصی خۆم کە جەو فێنکە بێ ئەو کاتە حەزم لە سەروپێیە ئەم ڕەمەزانە بەڕاستی من لە خۆمەوە ئەڕوانم خەڵکیش احتیمال وەکو من بێ نەتینوتە بێ نەبرسی پێێتەوە دیار نییە زۆر ئاساییە ڕەمەزانێکی خۆش ئیتر هەرچێک بخۆی یعنی سەروپێ بێ شتیتر بێ تینوو نابێت
سەرپێ تایبەتمەندێکی خۆی هەیە بە تایبەتی لە ڕەمەزانانە ئەوەی سەربێخۆر بێ زۆر حەزی لێکا و ئەشی خوا و هیچ کێشەیەکی نییە بە ڕەمەزان بگرێت زۆر باشترێکە لەوەی لە ڕۆژاین تران ڕاستە تۆزە ئاو کێشە ئەوەی کە سەربێخۆر بێت یەکیان خۆمم بەردەوام شەوانە بە سەروێ پارشێوەکەم دەبێتە سارد بێت جەوەکەی سەروێ باشتر ئەخورێ بە گەرما تۆزە خەڵی حەزەری لێکە ئەڵێ گەرمە ئاو کێشە ئەگەنێ واژ نییە بەس تر ئەمریکا سەر تەبیعەت و حەزەکە ئەوە پاچە ئەو جا خەڵک هەیە پاچەی دەخوا و پێڕاناگا فریاکەوتن مەسەرەن مائیدە هەیە باشە ماشەڵڵا مائیدەی ڕاهاتیە هەشات تێک دێت بە تایبەتی ڕۆژوانان بەخۆم ناخۆم بەشێکیان هەیە مەسەرەن ڕۆژوانان ینی یان لە پاشێودا یانیش لە کاتی ڕۆژ شکاندندا لە بەربانگدا خواردنی قورس دەخۆن بە هیچ پێوەرێک بەڕاستی معقول نییە پارشێوان پاچە بخورێ دوای دکتۆریش دێ با لەوێژ بپرسین ئایا مەعیدە کوتە هەمووی پاچەی بکە لە کاتی پارشێوان لۆی دەبی دەخۆن دەبزانین لۆی دەبی مەسەرەن هەندێک شت هەیە ئێستا ئەوە لۆی نابی لۆی دەبی تێدەگەی ئەو جا بزانین پاچە بە پاشیوان گوتم خوا دەبیت نمونەچی هیچ نەبارەوە بوو ماریوانەوەی دەخۆی پاچەی پارشێوان عافیە والله ماشەڵڵا ئەوە با دکتۆرا بێ دکتۆر بێت با بزانین لەم مانگەدا یانی شانە بوویتە مانگەک چی ڕوویداوە چی هەیە ئامارەکان چۆنن ڕووداوە سیر و حاڵەتە سیرەکان چین ئەوانەی کە پاشی و یان لە وەختی فتار یعنی خواردنی قڕس کە ناگونجێت بۆ مەعیدەوەی کە باسمان کرد لۆی نابی چ شتێکی لەو بابەتانە هەیە بۆ ئەمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆرە سۆلین مەهدی ساڵح پزیشکی پلەبەندی فریاکەوتن لەگەڵمان دەبێت دکتۆرە بەخێر بێ گەلە بخێراتی گەلە گەلە بخێراتی ڕەمەزان بەژی پیرۆز بێت چۆنی والله زۆر باش ئێوە چۆنن باشین هەموو زارێکە باسی کەوتی ڕەمەزانەکە نەتێنی منە برسیمەوە هیچ کێشەمانی الحەمدلله ئەتوژۆ هەی نیژوام تاکو ئێستا دکتۆر هەموو ئەوە لە نەخۆشخانەش پێیتن نەخۆش دێ یەکسەر يعني دو ساڵک ئای ماشخانەکانە وان وای هەر لەوانێ سمامانەندێک بەهڵە داچێ بەڵام ئەمەوی وایە بۆچی گەلا بۆشتر یان نێکزارڵێن تاخیرە بێ شتەکان یان بەسەرە خۆیە بە شتەکان وانە هەموو دکتۆرەکان وەکو تو بن دەزانی نەخۆش زۆر هەستی ناسک دەبێت لەو کاتانە حاڵەتانی ئەبێ نازی هەڵبژێ سەدەکاییدی ئەم بەخۆم نەخۆش بوومە مەسەرەن جاری وایە یەک دنیا شت نازی هەڵ دکتۆر ئەمە ئەژێ بەحەسکم پشتینگیان بەحسی ئەومۆرێت دوێ هەی بۆ ڕەمەزۆنە پیرروس بین کۆوەس ئەوات گەل نەخۆشەوە ئەتیادیە پاچە بخورێ لە پاشێوان یان ئەوانەی پاچە دەخون دوای دێنە خستەخانە سەردانتان دەکەن وڵای ئەکید وەکو نمونونەکەی باسی کرم کلااو بۆ سەر کوپەکە نابێت کێشەکە وەیە بۆ منە ئەگەر گەدەیەک ڕانەهات بێ لە خواردنی قڕس لە کاتێکی دیاری کراودا ناتوانێت بە زەبر بیخواتن کەش خواردیشی کێشێ بە دوورسە بێتن بۆ هیچ مەجای تێدانە پاچە خواردنێکی چەورە قورسە لەسەر مایدا هەرسکردنی یعنی شتی شلەمەنی و شتی کەم لەوانەیە 2 ساعت 3 ساعتی بووە پاچە لەوانەیە 20 ساعت لە کۆڵم ببینێتەوە تاکو ئەبێتە پاشەڕۆ دەبێتە دەرەوە 20 ساعتی ئەوێتە دەمینێتەوە خەڵک دەڵێ بۆی برسیم نەبێ با بمێنێتەوە لە مەعیدەم بۆیە پاچە دەخوا ئەخر لە گەدە نامینێتەوە تۆ هەست بە پرسیاتی دەکەی کاتێک لە گەدە بێ خواردنەکە لە گەدە بە ئەو پەڕی لەوانەیە 2 ساعت ببینێتەوە دواتر ئەچێتە ناو ڕێخەڵۆبارێکە و دواتر ڕێخەڵک ئەستورە و دواتر بێتە پاشەڕۆ ینی هەستی برسێتەکە هەر دەمینێ هەر دەدرێتن باش ئەوە ئەمڕۆ دەچینە 19 ڕۆژەوە بەڵێ ئەنی لەم 19 ڕۆژە هیچ ئامارێکت لایە کە ئەوانەی هاتوونە بۆ لاتان لە نەخۆشخانە سەردانی نەخۆشخانەکانی فریاکەوتن بۆی ئەم حاڵەتانەوە چەندن ئامارەکان بابەتی هەرس و گەدە و ئەو شتانە بەپێی اختصاسەکەم کە بزیشتی فریاکەوتنین زیاتر ئەو باخ بڵێن ئەو نەخۆشانەی کە دەیبینین چەند
توانین بڵێن ئەگە لێکەوە تاکو 5 بە هەژماریکەین چەند نەخۆشێک لە خۆ دەگرێتەوە بەلایەنە زۆرینەکەی کەەوەی ئێمە بینیومانە لەو 20 ڕۆژە یەکتری ینی وەک با بڵێن بە پلی یەکەم پەتای وەرزەکانمان زۆر بە پەتای وەرزی پێش ڕۆمەزان هەبوو بەڵام بە ڕێژەیەک تا بڵێن تاڕادێک زیادی کردو ئەو ماوەیە دومین شت هەوکردنی گەدا ئەوەی کە باستان کردەوەی پاشیوان پاچا خۆنی دواتر هەوکردنیان بۆ پلەی دووەم هەبووە تەسەمومکردن بەڵێ و زۆرترین حاڵەتیش چی بووە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ منە فشاری بەرزی خوێنە زەختە سوکەری شەکری خوێنە ئەوانە بۆ ئەوەی لەوانەیە دەرمان لەبیر بکەن بخۆن یان بە شێوەیەکی ڕێک و پێک یاخود لیزامی وەکو پێشتر نایخواتن یان با بڵێن پارێزی ناکە لە بەرەوەی کە بە ڕۆژوە لە بەیانەوە تاکو ئێوارەوە حەزی بچێتە شتێک پاشفتار ئەوە کێشەمان زۆر بووە ینی بە هەندێکیشیان بە ئەوەوە دێن با بڵین بە مزعفاتەوە دێن بە کێشەوە دێن بۆ منە ئەبێتە هۆی جەڵتەی دڵ جەڵتەی مێشێک ئەبێتە هۆی ینی ڕاگررتنی گورچیلەکانی هەنێک جار ئەوە زیاتر لە بەتەمەنەکان ڕووداتن ئەوانەی کێشەی زۆریان هەیە بۆ ماوەیەش بەهۆی ناڕاکوپێکی سیستەمی خواردنەکەەوە لەگەڵ با بڵین دەرمانەکانی کەوەری یەگرن کێشەی زیاتریان بۆ دروستە بێت بێتگەلەوەش مۆزوعی تریشە بوو پێش ڕۆمەزانی هەمان بوو ئێستاش هەر هەمانە ئەوەی کە پلاماردانی سەگیشمان ئەو ماوەی زۆر زۆر زیاتر بووە دەتوانم لە مانجی دەوە دەستم پێکرد بەدەوام لە تەواڕی ئەو کاتێن ڕۆژانە ئەگە با بڵین 2 کەیس 3 کەیسمان هەبوو بەڵام ئێستا لە سەعاتێک لەوانەیە 3 کەیسمان هەبێت لە پەلاماردانی سەگ بەڵێ بۆچی لە بەیان بۆچی یعنی کێشەکە نازانین ئایا ژماری سەگ زیاد بووە ئایا نەخۆشیێک بڵاو بووتەوە بنێوان سەگەکان کەوان لێ کات یان دوڵەتەنە هار بن بتوان بیانێ پەلاماری مرۆڤ بدەن یاخود ئایا کێشەی شوێنەکانمان زۆر بووە شتێک نییە کۆنتترۆلیان بکاتن لە خۆیان بگرێت 56 سەگ ئێستا لە گەڕەچیمە هەیە ینی نازانین چی بکەیت ئێستا تەورەکەمان ئەو بابەتە نیە گەرنا زۆر دەباتن ماڵە خوب وەرکە شوێنێ لێ لە زۆر هەیە لە هەموو گەڕێکەکە زۆر زۆر بووە ینی ئەگەر جیاوازی پێ بکەێت لەگەڵ قەدیم زۆر ژمارەکان زیاد مەوزعکە بکەنە چارەسەری ئەو سەگ زۆر بووە سەردانکردنی نەخۆش ئەو زەختەی کە لە سەر فریاکەوتن و بەشەکانیتی لە ڕەمەزان زۆرترە یان پێش ڕەمەزان زۆرتر بەراوردێک ئەگەر بکەین دەتوانین بڵین کاتەکان گۆڕاوە پێشتر ئەو کاتی بەیانیان کەین نەخۆشمان کەم بوو عادەتەن پاش نیوەڕۆ زیادیە کرد تاکو مەغریب دواتر ینی تاکو مەغریب هەتا ئیشایش هەر نەخۆش بە بەردەوامی هەبوو بەڵام ئێستا با بڵێن بەخۆی ئەوەی کاتی فتارە و کاتی پاشیوە هەندێک نەخۆشەکان بەپێی کاتی خواردنیش کەم بۆتەوە منمە لە کاتی عسردا هەندێک نەخۆش کەمترە وەک لە پاشفتار گەلێک زۆرە بێتن پاش بەربانگ زۆر پاش بەربانگ گەلێک زۆرە بێ هەتا دەوری 12 نیو دواتر ئەها نیو ساعاتێک دواتر هەتا دەوری ساعات 2 نیو زیادە بێتن دوای کەمە بێتەوە بەرەبەرکە ئەگەینە کاتی پاشی و کەمترە بێتەوە تاکو بەیانیان کەمترە پێشتر بەیانیان گەلێک زۆرمانە دیت بەڵام مەسە بەیانیان کە بۆی خەڵکە ها پاتاکو پاشی و پەتا پاشی و بەخەبەرەوە و لەوانەی ماندوو بێتن بۆیە داوامیش کەمترە لەنێو قسەکاندا بوتت ئەوانەی بەشێکیان کە دێن سەردان دەکەن ئەو نەخۆشانە یان ئەوانن کە تووشی هەوکردنی گەدە تەسەموم تەسەموم بوونە ینی دێن لە هۆکارەکەتان کۆڵی وەتەوە ینی هۆکاری تەسەمومەکە چییە ئەو کەسانە ئەوانن کە لە ماڵەوەنان دەخۆنیان لە دەرەوە وڵای کاکاندرێ من ئەو ماوەی کە لە ئیستشاریە بووم واتە بڵێن نۆرینگەی دەرەکی لە فریاکەوتنەکان هەیە ئەو نەخۆشانێککە دەیبینم زیاتر من ئەو سوالیان لێکم کە بۆ منە با نیشانەکانی هەوکردنی گەدە دێتن یاخود نیشانەکانی تەسەموم پێڵێم چیت خواردووە دوێنێ یان لەکوێ نان خواردووە زۆر جار زۆربەی ئەوەی کە وەڵامیان داوەتەوە لە دەرۆنانیان خواردووە و هەندێکیشیان هەبوو خواردنی قورسیان خواردووە لە کاتی بەربانگە ڕۆژی پاش دۆڵمەیە کفتەیە خاستن بە تەمەنەکان ئەوانی کێشە قۆڵۆنیان هەیە کۆڵۆن عەسەبی ئەوانیان هەیە کە خواردنی قورسە خۆن لە کاتی بەربانگە ناتوان تەحمل بکەن ڕۆژی پاشی بە کێشەیان بۆ درستە بێت دێتەوە ینی زۆرینە ئەوانن لە دەرەوەنان دەخۆن ئێستش بۆتە مۆدلێک ینی خەڵکانێکی زۆر لە دەرەوە خواردنەکەی دەرەوەیان پێ باشتر بیان لەبەر بەهۆی نەگونجانی کات و شتیوە گلەی بێ لە دایک و خوشکانەوەوانە ئیتر خواردن دروست ناکەن هەمویان بڵێ حەقم بۆی دانیە بەست خوا لەسەر ئەو تەسەمومە بەڵێجان تو پرسیارت لەوانە کردووە دەرەوە زۆرن خواردن و کافتریە بەڵام هەندێک هەن مەسان بڵێن لە ئیسکاندانمان خواردووە ئیسکان زۆر دوکانی لێ زۆر خواردنگە ئەوان ناتوانم پێ بڵم لە دوکانێک بەڵام ئەڵێن ئایانی لە شوێنە گشتەکان زۆر کەمەیان بەڵام نیانوتوە بە تایبەتی ناوی شوێنەکە لە ناو شوێنەکەم قەت نەپرسیوە کە بزانم بزڵە لە شوێنێک زیاترە لە ئیسکانە لە بازارە یاخود لە هەر لە ڕێستۆرانتەرەکانە بەڵام ئەوەندەی بەزی لیانە پرسم هەر ئەوەندەی ئەڵێ دەرەوەنانم خواردووە
لە دەرەوەچیت خواردووە ئەڵێ شتێکی بەسیط هەز دەکەم خەڵک فکرێکی غەڵەتی لە سەریسکانەی دەڵێ خواردنی خاوێن و باش و بەس بەجددی نازانم من چەند ساڵە هەر لەوێ نانم خواردیەوە الحەمدولillah قەت توش نەبووی من حتی تەسەموم یان دەگرێتەوە سەر شوێنێکی ئەم پاشیوان ئەوە لەوێ زۆر سپاس پاچەکە نەخۆی باش نه پاچی ناخۆم نه هەر وەکو دیش ناخۆم نه حەزم لێ نییە خواردنی دیکەیە باشترە دکتۆر فریا کەوتن جارێ پێش ئەوەی نەخۆشک مەجبور بێتە فریا کەوتن یان بێتەوە نەخۆشخانە باشتر وایە لە ماڵێ چی بوو بکرێ بە تایبەت لە بوو تەسەمم ئەگەر وەکو نمونە وەریگری لە نەخۆش بۆ نەخۆشە گۆڕە لە حالت بۆ حالەتە گۆڕێ بەڵام ئەگەر سڕی بکەینەوە لەسەر بابەتی هەوکردن وەکو تەسەمم باست کرد ئەکرێتن ئەو نەخۆشە وا باشترە زۆر جار هەیە ڕشانەوەی هەیە ئەڵێ دەڕشێمەوە با بڕشێتەوە من زۆر جار نەفەر هەیە بەڕشانەوە باشتر ئەبێ ینی ئەوەی کە با بڵێن کە خراپ بۆ لە ناو هەوکردنەکەی ناو گەدەی دەبێنتە دەرۆن دەگزار باشتر ئەبێ بۆ نمونە هەندێکیان هەیە ئەڵێ ئەها ئەوم کردووە دەرمان وشتم وەرگرتووە کە دەرمانەکەی وەگرتووە زیاتر هێڵنجەکەی زیاتر بووە وێ باشتر ئەگەر بتوانێت با دەرمان وشت وەرنەگرێتن با یەکسەر بێتە لامان لە خستخانە ئەو کاتی دەرمانی پێویست بێ دێن ئەوجە دژە ڕشانەوە بێ دژە ئەوە بێ کە با بڵین بۆ نمونە ئاوی لەشی کەم بوو بێتن پێویستی بە شتێک بێتن کە لە ڕێگای ئایڤیۆیان لە ڕێگای وەریدۆ بیدەینێ سۆ دەگەڕێتەوە سەر نەخۆشەکە سۆ باشترە پێم باشترە هیچ دەرمانێک وەرنەگرێ ئەگەر لۆژانێکی بەسیط کێشە نییە پارەستۆڵەکە دەرمانێکی بەسکۆپانەکە هایۆسینەکە دێخوا بەس لە بۆی ژانێکی کەم ببێتەوە بەڵام لە بۆ دەرمانەکانیتەوە باشتە بێتە لایمە گوتت ئەگەر بڕشێتەوە هەندێک جار باشتر دەبێت حاڵەتەکەی زۆر کەسەیە دەیەوێت کە وا تێک دەچێت خۆی بڕشێتەوە دوور لە ڕووی مەجلیسۆ بینەرانی عەزیز ینی ئەمە حاڵەتێکی تەندروستە ئەمە باشە ئەگەر کەسەکە بخۆی هەڵکێشت بۆ دروستەکاتن چونکە ڕشانەوەی بە زۆر ئەو ترشاتێ ناو گەدەت دەگەڕێنەوە بۆ سورێنچێک لە سورێنچکۆ کە دێتە ناو ینی گەروت ئەوانە هەمووی دەڕستێن تۆچکەوە ئەسیدیکە ترشە ترشاتێکە هەمووی دەسووتێنێت بۆیە ئەگەر زۆر بەمان گانی ئەگەر ڕشابێتە مۆزوعەکە زۆر خۆش نیە لەو کاتەیە ئەگەر ڕشا بووینەوە هەست پێ کردو ئەوانە هەموو سوتاوەتەوە لەگەڵ ئەو یەک لە مزاعفاتەکانە کە زۆر قوت لە خۆتەکەی کێشت هەندێک بۆ دروست دەبێتن سووا باشترە ئەگەر هات بابێتن بەڵام ئەگەر نەهات بۆ زەبر لە خۆت نەکەی بەڵام هەندێک کەس هەیە دەڵێ من لێ ڕاهاتم یعنی هەتا بەخۆم خۆم نەڕشێنمەوە هیچ دەرمانێک لەسرم ئیش ناکاتن کابرا ساعتێک دەی خوا بخۆ ڕاستیکەی خۆپارێزیمان باش نەکەن دکتۆر مەسەلەی خۆپارێزی ئەگەر هاتوو لە شوێنێک خوانەکە توش بووین خواردنەکە باش نییە یان خاوێن نییە خەڵکانێکی زۆر هەندڵێن پیازی بخۆ بۆ ئەوی تووشی حاڵەت تەسەموم و ئەوانە نەبی و ڕاست ئەوە من تەسەوڕ ناکەم ڕاستی پیاز نابۆ من دەتوانی شتێک بخۆی ئەنتی ئۆکسیدەنت بێتن بۆ ئەوەی هەرسی گەدە زیاتر بکاتن بۆ منە هەمانە کودوی زەردمان هەیە بیبەرمان هەیە سیلیلۆز بیبەری کەسک بەلکەکەی سیلیلۆزی تێدایە هەندێک هەرسی گەدا با بڵێن سەریعترەکە لە کاری خۆی جوانتر ئەیکاتێ بیبەر بخۆی بەڵێ ئەتوانی بیبەر بخۆی ئەتوانی شفتی خیار بە هەمان شێوە خیاری پەلکەکەی تێدایە یعنی هەندێک دەتوانی ئەو شتانە ئەو شتە کە سەوزەوات دەتوانی ئەوانە بیخۆی بەڵام ئەگەر زانیت بۆ نمونە پێت ناکریان هێڵنجەکە زۆر زۆرە وا باشتر هیچ شتێک نەخۆی و تاکۆکاتی دەرمان وەرەبی دوتۆرە حاڵەتێکی تایبەت سەرنجڕاکێش بوو بێت لەلای تۆ کە مەسەرەن هەندێک شتێ نازانی بڵێ پێ بکەنی بگری یان نازانم چۆنیە هیچ حاڵەتێکی وا هاتوتە بەرچاو بەبیرت بێتەوە فریا کەوتن بە تایبەت سیر بوو بێت سیر بخۆی زۆر شتە بینین ئەگەر بەبیرت بێتەوە ڕۆژانە حالەتە بینین نەورۆز خەڵک گازی دەخواتەوە منداڵەکان توش دەبن وازانن ئەوە ئەی ڕەمەزانە مەسەلەن ڕەمەزانە ڕاستی بێجگە لە هەوکردن و ئەوانە هەوکردنی گەر و ئەوانە زیاتر کەیساتی مەسەن کەسێک هاتبێت خەیالی نانی خوارد بێت ینی غێر تەبیعی نەخۆشێکم هەبوو فەندێک بە تەمەن بوو تەمەنی 5 ساڵ بوو 5 بۆ 50 بوو ینی ناوەندە ئەو بوو گەنج بوو پیاوێک بوو هاتە لام لە نۆرینگەیەک لە فریاکەوتنەکان بووم هات وتی دکتۆرە ژانێکم هەیە دەم کوژی ئێستا ئەمنیش گوتم ئۆکەی جانەکە لە چێندەرە کوواک و دەستی پێ کردێت چەند ڕۆژە چت لەگەڵ نیشانەکان دێک پرسی گوتی لێرەمە هەتا ئێرم میش گوتم مامە چت کردیا گوتی ئەو هەر باسی پاچەکە گوتی دۆڵمەکی زۆر خۆشم خوارد دوێنێ هێوارێ باش گوتم پاش دۆڵمەکە چیت کرد گوتی وەڵا 2 ساعات لۆ خۆمان دەک ئیسراحەتم کرد دوای منداڵان کولیچە و شیرناتیان خوارد بوو تێرم خوارد گوتی دوای لە بۆ پاشیوە حەزم چوە پاچە چون پاچەکەم خوارد بەس ئەوڕە نازانم قۆڵۆ لە تێکچوە گوتم مامە ژیان حیاتم ئەتو 3
جێمی زۆر قرسە خواردو ناکرێ آخر ئەوە بیکە علاگەچ علاجەکە دەدڕێ ئەم وەختی گەنجی 24 ساعت دەماخواریتمان لێ نەدەهات ئەنگە دنیاتان تێکدا لەگەرە هەم شتارەتان ئەو کاتیتم پێ نەکرانی بەس پێکەنیم گوتم چاوەڕێک ئێستا هەندێک شتێک بدەینێ بەس خۆش بیانی هەمووی لە دوێ چیژ مابین نەدابووە هەمووی لە دوێک خواردبوو ناوجە هەر هەندێک کەسێ مەسەرەن زۆر دەخوا با بڵێن یان بە تایبەتی کە بڕۆژوو ینی مەسەنە زۆر دوور نەڕۆین برامان 13 کفتەی دەخوا ماشەڵڵا کۆرە خوا بتگری لەو باسی خۆ ناکەی بە تۆزینانی دەخۆی دکتۆر ئەوە ئەمادەم مەوزوع کفتەی باس قەناعەتکە کفتەی ماڵی خۆمان لەوەی گچکەترە قەناعەتکە ئەگەر حەستان لێ ئەو ماڵم نزیکە لێرە دەچم دەینم ئەوە بە نادڵی خواردنی دەخوا هاکو بڵێ بە تۆبزی حەزم لە خواردن یا خراپە بەپێی پێویست دەتوانی بخوات بە پێی پێویست ناخواردن بەخۆی هەندێک نەفەر هەیە ئەڵێن زۆر دەخواتن بەڵام کەم خۆری دایم خۆرمان هەیە و لەگەڵەوەش نەفەریشمان هەیە کە زۆر زۆرەخوا دەستمی پێویست نییە ئایسە بۆ من نانم خواردۆ نیو ساعتی کە دەچم شیرناتی خۆم ساعتێشتر دەچم میوەی دەینم نیو ساعت کە دیسانم شتێککە دەینەوە ینی کاتێکی پێ نادەم بەگەدەم تاکو هەیور بێتەوە تاکەوەی لە ناویتی بە جوانی هەرسی بکاتن هەر کەسە بەپێی ئەوی خۆی ئەمە هەموو جار هێوا دەزانین ئەگەر ئەوە بخۆم زۆر بخۆم لەوانەیە دەستمم پێویستی پێ بین نەخێلانی یەک دانەی پێویست پێ بێتن بەپێی ڤیتامیناتەکان و کیلۆ کالۆرەکەی تێدایە یەک دانەم پێویست بێ ئەی خۆم و پێتێرەم و کافیشە وەڵام هەندێک جار دەگەڕێتەوە سەر شێوازی ژیانمان کە کێشەی بۆ دروستکردوین بەڕاستی خاستن ئەزانین بڵین ئەستا لە ئەوروپاش ئەو بوشە باوە لەیزی لایف ستایلمان هەیە ئەمە لەیزی لایف ستایل ینی بۆ منەگەت 2000 بۆ 3000 کیلۆ کالۆریت پێویست بێ ڕۆژانە لەوانەیە بۆ ئەبێ بە 2 ساعت سەرفیکەی ئێمە لەوانەیە بگاتەوە ڕۆژی پاش ئەو 2 ساعتەمان نەکرد بێت تاکو سەرفیکەین ئەو 2000 تریش ئەخێن خواردنەکە دەخۆین و ئەوە ناکەین کە کالۆریەکە بسووتێنین و یان حرەکەی لەسەر بکەین ئەو بابەتان هەر بە هەمومان وین ینی بە دکتۆرەکانی ماشڵڵا برام ڕاضەی باش دەکا لە بۆ ڕاضەی پێویستی پێ بەڵام بۆ مەعیدەی خراپ نییە نەخێر بۆ خراپە ئەگەر لە شیوا لێ ڕاهات بێت خراپ نییە توانی شتی بەسوود بڵێ ناخۆم یان دەخۆم بە نادڵی دەخۆی شتی بەسوود بخوا بەڵام بە شێوەیە مەسەلەی نابەدڵیەکەت دەزانی چیە ئەمن دەبی زۆرتر سنگ بخۆم سنگی مریشک لە مریشکیش یان لە زۆربەی خواردنەکان تاکەشت کە حەزم لێ نییە سینگە وشکە یان هەر حەزم لێ نییە شتەکە زیاتریش تەرکیزەکە لەسەرەوە دەکەم کە بیخۆم وەڵی کە شتێک حەز لێ نەبی بخۆی ئەگەتم شتێک گریانت لەبوو لە بوو مەسەلەی شیرینی شیرینی هەیە تووشی حاڵەتی فریاکەوتم بێ بەڵێ ئەوانەی کە شەکریان هەیە شتێکێ بەناوی پێڵێن ترشەلۆکی شەکرا ترشی شەکرا ئەوانەی کێشە شەکرە و شتیوات نییە من ناوەڵە سپاس دەکەم پێم ناخۆڕێک سوندی خوارد لە بۆ بەرەکەت دانێک دەست خۆش بێ من تو قسەی لەگەڵ تۆزیا دەکەم حەزم لەوەی بوو لەوە ئەوە ئەمن گوتی زۆر خۆش ئەمە هەم شیرینی هەم تەرەزاتیشە دکتۆرە باشە ئەی بەردەوام ئەو وەڵام ئەو ترشەلۆکی ئەوە ترشەلۆکی شەکرێت یا ئەوانەی کە جۆری یەکەم هەیەە بۆ نمونە ئینسۆلینەکەی بە مەڵ وەرناگرێ یاخود بۆ منە تووشی التیهاباتە بێ هەوکردنە بێ لە شوێنێکی جسمی تووشە بێت یان ئەوانەی کە جۆری دووەمی شەکریان هەیە ئەوانیش بەهۆی شیرنی زۆرە لە کاتی بەربانگە بەڵێ ئات شەکریان بەرز بۆ تۆ و لەگەڵەوەش زۆر بەشیان فشاری خوێنیشیان لەگەڵی هەیە کار دووچیان پێکەوە بەرزە بنەوە بەهۆی ئەوە دێنێت فریاکەوتن ئەفوشمان کە ئەتو گەورەی بەس دەبووە ئەمە چوبان بەستەینە خێریشە ئەوە هەم چەرەزاتە هەم شیرینیشە وەڵا باشە ئەوی بخۆم دەستخۆش دەستخۆش بانەرێ زۆر دەخوا ها تا ئافێتان بێ مەسەلەی بۆ بۆرە دوو شتێک بڵێ ئەوڵ شتێک حەزم لێ و باسی شتێک بکەین لەسەر پەلاماردانی سەگەکە هەندێک شت باوە لە ناو خەڵکی کە هەڵە وەریان گرتووە بۆ نمونە کە ئەو کاتی کە سەگەکە گەزەی لێ دەگرێت یاخۆت پەلاماریە داتن وا باشتر شوێنەکە یەکسەر بشوورێ باشە بشوورێ بە ئاو بە سابوون بە هەر شتێک بە یۆدت هەیە لە ماڵەوە پاکیکەوە شوێنەکە پاکەوە ئەگەر بخۆێن بەربوون و شتیشی هەبوو ئەتوانی پرێژەرێک زەختێک باوێتە سەری بۆی خوێن بەربوونەکەم بە ئەو دوای لە فافێک شتێک بهێنتە تەواڕی لێرەوە ئەوی زۆر جار نەخۆش بە هەڵە تێگەیشتووە بۆ من ئەو ڕۆژێ نەخۆشێک چاردە ڕۆژ بوو گازدانی سەگی هەبوو هات بۆ تەواڕی ئەوت خۆم نەشوشتووە لەبەرەوەی دەترسێم شوێنەکە تێک بچێتن وتم چێ و پێیوتی و وڵا کەس پێی نەوتوم ینی ئەو فکرێش هەڵێ لە ناو خەڵک زۆر ینی شوێنی گەستنەکەی نەشوشتووە
شوێنی گەست نەکەین شوشتووە پاکی کرۆ خۆی نەشوشتووە خۆی نەشوشتووە خۆی نەشوشتووە کە زۆر نۆرمەڵ ئەوە شتێکی خۆت بشوی ئەسڵەن ئەبێتن ڕۆژانەس بەلای کەمی 3 جار شوێنی گازدانەکە پاک بکرێتەوە شتێکی خرافیەوە بزانم هیچ بنەمایەکی زانستی لەگەڵ دانیە ینی ئەسڵەن برین چەند پاک بکرێتەوە ئەوەندە زووتر ساڕێژە بێ ئەوەندە کێشەی مزعفاتی کەمترە بێتن باشە ئەی شتێک هەیە دەڵێن ئەگەر سەگ سەجی هار گاز لێ بگری کەسەکە هار دەبێت نازانمەوە نەخۆشی هاری دەگری نەخۆشی هاری چۆنە نەخۆشی هاری دەگەڕێتەوە سەر ئەو نەفەرانەی بەخۆی نەخۆشی هاری کە ڤایرۆسەکەی کە بڵاو دەبێتەوە لەوانەیە بە هەفتەیەک لەوانەیە بە 2 هەفتە بە مانگێک هەتا 6 ساڵیش بۆ تێ ئەگە ڤایرۆسەکە لە ناو جسمت بێ ئەگە دژەتەنت وەرنەگرت ڤاکسینی دژی هاریت وەرنەگرت لەوانەیە نەخۆشەکەت لێ بەدەر بکەویتن نەخۆشەکە یەکەم جار ئاڕازەکانی یەکەم جار تایەکت ئەگریتن لە هەموو جسمت بەخۆی کە گاز لە شوێنێک دەگرێ پێویست ناکات تا بڵاو ببێتەوە بە شوێن ینی حرارەتی جسمت بەرز بێتەوە تەنها و شوێنەکە گەزی لێگرتۆ برینێکی بەسیتە بەڵام کە بووە تا لە هەموو شوێنەکانت لەرزیەگرن هەندێکیان بنا سەڕع باشە پەرکەمی یەگرن لەگەڵی و لەگەڵەوەش شەوانە زۆر ئارەقە ئاکاتن هەندێکیان هۆشیان لە خۆش دەچیتن کە هەناسەدانیان تێگەچێتن ئەو کاتە پێویستی بە هەناسەدانی دەستکرد هەیە لە بەشی چاودێری سڕی هەناسە داخل بکرێت نەخۆشێکە بۆ ئەو کاتە لەسرم خوێندەوە لە ساڵی 90کان بوو بزەبێت کچێکی گەنج بوو بەخۆی هاری تەنها لە سەگ توش نابێتن لە شەمشەمە کوێرەش توشە بێ شەمشەمە کوێرەیەک برینەکەی ینی گازێکی لێگرێ گازێکی بچووکە لێ ناولەپی گاز ئەو کاتی دەیشوات و ئەتیادی ناچێتە فریاکەوتن چکە گازێکی بچووکە ینی شتێکی وانە پاش هەفتەیەک دەست پێکاش تای دروست دەبێتن هەموو فحوساتێکی بۆ ئەکەن طبیعی دەرەچێ نۆرمەڵ دەرەچێ پاش 2 هەفتە نیشانەکانی زیاترە بێ وی لێ داخری لە هەناسەدان دەوەستێت و دەیبە نەخۆشخانە بۆی هەناسی دەستکردی بۆ دانێن ئەو کاتە ئینجا کە دەچنەوە مانگێک پێشستیان 2 هەفتە پێشستا چی قەوماوە دەزانن کە بەهۆی گازەکەی شەمشەمە کوێرەکە بۆ لە ناولەپی دەستی تووشی نەخۆشی هاری بووە چکە یەک لەسەر چاوەکان کە بتوانین نەخۆشی هاری بگواستەوە ئەوەی شەمشەمە کوێرە زۆر خراپترە لە سەگ ئێستا و سەگانی مەترسی نەخۆشی هاریان هەیە مەترسیان هەیە ئەگەر بۆ منە سەگێک بیوێ پەلاماری بەرامبەری بدا ئەگەری هەیە چونکە ئەویش ئازاری هەیە لە تاو ئازاری خۆی پەلاماری ئەوی ترەدات گوتەوە حاڵەتی گەستنی سەگە بە پلەی چەندەم دێت دەتوانم ئێستا پێش ڕۆمەزان هەر هەمان بوو بەڵام ئێستا بەو دوایە زۆر بوویان توان بڵێن بە حاڵەتی دووەم دانێم ئێستا ئەو کەسانێک کە دێن مەسەلەن لە چتەمەنێک لە دەریە تەمەنەکان ئەتوانم بڵێم بە تەمەنم نەبینیوە تاکو ئێستا بەڵام تەمەنی گەنج و مناڵ بە شێوەیەکی تەسەوڕ دەکەم دەزانی چۆن بەرەنگاری بە تەمەنم نەبینیوە تاکو ئێستا بەس بە مناڵ بە شێوەیەکی بەرچاو ژمارەیان زۆرە و تا حدێکی ژیان لە چەند شوێنێک گازیان لێ دەگیرێت تەنها یەک شوێن نییە ئەوی کاتە ئەو جارێکی کە مناڵێک فەقیرەی شوێنی نەما بوو یعنی نەما نەزانی دژەتەنەکەی لەکوێ بدەین چونکە ئەبێ 5 ژەمی هەیە دژەتەنی نەخۆشی هاری ئێستا بەپێی گایدلاینی نوێ ئەڵێ ئەبێ یەکەم و دووەم لەو کاتە لێ بدرێتن کە تووشە بێتن کە دێتە تەواڕی ژەمی 0 و ژەمی 3 ژەمی 7 و 4 و 21کە بەپێی جەدول ئەمە لۆی دادنێن ئەو کاتی کە دەچێتەوە ماڵەوە پێڵێن شوێنی برینەکە پاک ڕاگرە بیشۆ ڕۆژانە 2000 بۆ لایانی 3000 لەگەڵەوەش بەپێی جەدولێک بێ و تەواڕی بۆ ئەوی وەرگێ باش ئەم بابەتە تەندروستیانە کە زۆر جار بێت دەبینن هەست بە مەترسیەک دەکەن لە نێو کۆمەڵگەدا و زیاد دەکات پزیشکان دێنە سەر هێڵ و داوا دەکەن لە لایانی پەیوەنددار کە ینی ئەم بابەتە مەترسیدارە خەریکە لە نێو کۆمەڵگە داواتەشەنە دەسێنێت تا ئێستا هیچ هەوڵێکی پزیشکان بڵێن ئەوە مەسلەی گەستنی سەگ واوردەوردە زیاد دەکات ئەنی منداڵ گەورە بچووک ینی خۆشبەختانە تا ئێستا دەتوانم بڵێم نەخۆشی یاری لەوانی کە گازیان لێدراوە ڕیکۆرد نەکراوە ئەو شتێکی باشە بەڵام لەگەڵەوەش نابینین بێزی لە گەستنی سەگ هەندێک نەخۆشمان هەیە پێیانەڵێن ئەوانە نۆتیفایبل واتای چێ واتە ئەگەری تەنها یەک کیسیش هەبێتن لەو شارە ئەبێ دائیرەی سەحا یاخود وەزارەی تەندروستی ئاگادار بکرێتەوە بۆ ئەوەی خۆپارێزی بەرچاو لەنەوە خەڵکی و هۆشیاری تەندروستی بڵاو بکرێتەوە بەنسبەت پلاماردانی سەگ بەڵێکراوە بەخۆی یەک لەو هەفتانەی پێشووتریش وەزارەتی تەندروستی لەبارەی ئەو بابەتە قسەی کرد کە ئۆبزەم ئەوانیش بەرزیان کردوەوە بۆ لایانی پەیوەندیدار ئەمە چارەسەر بکرێ ئەم بابەتە بەڵێ بەڕاستی چارەسەریەوەتن یانەوە تا داڵدەیەک بۆ ئەو سەگە هارانەدا وەزانی بێتت کە هەوڵێک درابێت دەتوان بڵێم لەسەر لایانی شەخسیم نەخێر هەتا ئێستا نەمزانیوە تا ئێستا ئەوەندەی ئاگدار بم هەوڵ دراوە بۆی ئیشەکە چارەسەر بکرێ بەڵام وەکو چارەسەریەکی بنبڕ
کە ئیشی لەسەر بکرێتن تا ئێستا نەمبینی و هەنگاوی بۆ بێنرێ وڵاو خۆ مۆزوع ینی هەم بابەتی گەلە مەترسیدارە زۆر مەترسیدارە ینی ئەرچی هەموو لایەنەکانە و ئەوی کە لەسەر شانی ئەمەشەوەکو ڕۆژنامە نووسان و میدیاکاران بۆش بی دکتۆرەژی بەحس کرد دکتۆرەش ئەم بابەتی وروژاند دەستخۆش ینی مەترسیدارە لە ماوەکانی لە چەند ڕۆژە ڕابردوودا بە هەماشیەوە منداڵێک ینی دیمەنەکان بینران دواتر ئیدی بۆ هەستی ئەو خەڵکە کۆنتترۆل کرا ئەم وێنانە بۆی کە بڵاو نەبێتەوە کاریگەری خراپی دەبوو بەڕاستی ویژدان هەژێنە ینی ناکرێت تۆ منداڵێک ئەم دیمەنانە ئەوانن کە مەسەن دیارە ڕۆژانە ئەمە دووبارە دەبێتەوە بە حاڵەتی جیاواز چارەسەری ئەم بابەتە بکرێت تکایە لایانی پەیوەنددار ینی بەتەنگ ئەم داوایەوە ناکرێت کەسێک لە کۆڵان لە بەردەم ماڵی خۆی منداڵێک کە نازانێت تعامل لەگەڵ ئاژەڵەکان بکات یان تەنانەت ئەوەکانی دیکەش ڕۆحایستەگیش ڕای دەبێت چارەسەرێک لە چارەسەرێکم بۆم گرفتە بکرێت گەلە گەلک سپاس بدات زۆر سپاس بۆ گەلە خۆشحاڵ قبیل کرد هەربژی گەلە خێرات مامۆستا گیان توی چۆنی ممنونم صاغبن وەزعیتت گەل فریۆ کەوتن و چونۆ نەخۆشخانەی بۆش بیاحتن خودی باشم الحمد لله فترێکی منش تقریبا بەری 3 ساڵ بەری نۆگە من پاچەت خوارد مشکلە معیدەیە بوو ناوەڵە پاچەی هە ناخۆم کار نەدەرێن وەختی خۆی دەم خوارد تەمەنی 20 ساڵی و هەباز هەرکت کرد ئەرە بخۆدی بەس دوای چوومە لای دکتۆر و پارێز دانام بخۆ ینی عیلاج بۆنەوە خۆش پارێز بکرد و چێ سەلامەت بێ خۆش نێمایدایشان کەرەم کە سرودێکێژی پێشکەش کە پوی دەنگێت تایبەت یا الله كردستاني عزيز شنبو شعري مدينة شنبو شعري مدينة رجال ما في داي أو شاها إلى مدينة أو شاها إلى مدينة صدخوش دستو ياران أي لم يستشيرينا أي لم يستشيرينا يا أخوابي كيما قسمات مش صالب ومدينة مش صالب ومدينة صدخوشة روزة ياران لا مزقوتي مدينة لا مزقوتي مدينة هركز شد بمشينا لباشتي برينا لباشتي برينا هركز قربي لمشينا تلي دايم غمقينا تلي دايم غمقينا شاري مدينة باقي عجزا ببينا باقي عجزا ببينا منزل جاي أو ياراني بنبا في لي أمدينا بنبا في لي أمدينا خذ جنبه وياراني ينخش بيلا مجينا ينخش بيلا مجينا كردستاني عزيز لكردستاني عزيز شوط وشاري مدينة دولو جانم بفداي أو شاريك يا رجال يا رسول الله صد خوش دوست یاران صد خوش دوست یاران ایلم گشت شیرینا
مزقوتي قبة هر لشاري مدينة هر لشاري مدينة بدور كعد سنة يك عمره بعد زمينة يك عمره بعد زمينة أي لو نازو نعمتها خوفي داوين لمشينا خوفي داوين لمشينا هربجي خوش دستان خوش وي هربجي وي خذ الشراب سلامة بن وي هرهبن وي هرهبن يبرا ايه نحن كم بيلاته تني اون بيغفا والله دتاني بيغفا نا بيغفا جوري به لبشتينجي بس بيغفا بس اتو ما مصروان امنو شعر والله او روهيت شعركم حاضرني قابل اشتكت لنا موبايل النبي والله اقول ودونو خين وهيت بس بزانم قصي خوشان لقل كان مش دقرم بزانم هيز نابين مو من قصي خوش ذاكم اتو عودي بجانا ان شاء الله الصبح هي برنامجي قلا كتايبه تاخذ حسكت سبرايزه وما بحث شكلي دف زياده بي بمظبوطي الله ما دام الصبي يعودني استع بس باس يومك يكبر سعود باب الروح ناله ناتو بتني بيكو يلا بيكو بجين وي دستي تخوش او تولي الصبي دكينه يعني تكسبي عودني الصبي دفي هالرقري حالتي رتم دفي انت بندر ببي زنجيره باب زين سي بي هذاك يلا الصبي زاني روان جان تونكي وربقرا الله اكبر تونكي وربقرا اوها يلا تونكي ورقرا برا سوره بري تيستوش ما نكرو بيشتر بس وكو تيستا لنا كسكاريا خاكم بسر روي بابا عمرم اوي دروي خدا تو بمجينا تا لبرقابي كسيد امرم لنا كسكاريا خاكم بسر روحي بابا عمرم خدا تو بمجينا تا لبرقابي كسيد امرم بزاياتو لما لا يعني وقت مهمو يعني دبي وقت لبو الوقت بخوازم دا تياب امرم أجل دورم ددا حاضر با وادي دور تسليم أجل دورم ددا حاضر بوادي دور تسليما مني غفلة زده هشتا خريجي مسألي دورم
خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سووت و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبر چییە سووت و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبر سبين يحشر المرء براق الفرصة أمره تبراب لمن باكس نبي حشري لقل حشرم سبين يحشر المرء براق الفرصة أمره تبراب لمن باكس نبي حشري لقل حشرم لمن نازانم يتر نفسي بدخل شي دبي محوي كبت كردار وبت رفتار وبت أفكار وبت تورم مقر بر موج بحري رحمة مخا وصفي ستاري وقرنا زحمة بابون وم ناممكنة سترم مقر بر موج بحري رحمة مخا وصفي ستاري وقرنا رحمة بلكو زحمة بابون وم ناممكنة ستر أي ما شاء الله أي ما شاء الله أو تسبو أمين ده اشتكى ده قد باران قلتم خواه ده بيتسبي أمين وهذا كباران يا باران دي يا أخوة باران بخير باران خير ورحمة وبركاته بد إن شاء الله أري والله أمنا وكاد بخوي تساوم لولا يبو ليري حتى ما شم ذكرت خواه هيز ديار نية وتيا باران هذا باران نعمته إن شاء الله موسيقى كبيشكش كم تاني أنجي نا والله قال فيجوري ماستاف دمك يبيدن بس دستت وتخرج منه او انكو خوتان حاضر نكرد بو اوها ادي حاضر تنكرد بس والله ما شاء الله نا فيجوري وداعك بو هيفا رمضان بيروس ما شفا 16 قوت بس فيجوري بدنجته ام قول بين لازم نعمل برنية اخي يا وضع يوم مرض بيجن بس دشم خلاص انا قرانك بيدخل مرسى شن اوتش قران بيروس اجد والنعم بس مقامك دي خويني والله كيفتو والله كيفتو نهاوند وين نهاوند دكينا حاجه وين لازم من القران ما شفاء ورحمه بس زور مقام دخوين مره ديباش بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء
ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم. وإيش الله خدش ترازيبت ويهرب سلامتك. هرب منت يا ربي ويهرب جي هرهبي يا أخوة دن خوش ما يوميش چبرهم برام ما بس اگر بيخو خدا حسكت صباحي بالي كما بحسكر كو صباحي برنامج دي تايبات بت وتنينا شينا عودي هر رتمه هر دفع كي مهوانا صباحي خدا حسكت دو كسات يتقلك التايبات دي مهوانا ما بن هم هولير وهم كردستان شي بكشتي خدا حسكت همال سر استا عراقيش بدنگی خوی تایبت خدا حس کردی برنامه پراشتری خنو گلک سپاس بوی وکید بجن تفاعل بینرت کردستان 24 بتایبتی جیت پاشیوه گل برنامه پاشیف یعنی مدیتن ویدیویت برنامه پاشیف السوشال میدیای ایدی بدهان میلیون درباز کرینه اگر بس تیک توکی بنمونه ام بحث کن و اوجه سپاسیه بتایبتی جی بو همی ورگرید کردستان 24 بتایبتی جیت برنامه پاشیف کو وکی ام صد بینین این 8 برنامه پاشیف کن ام هول دین باشتر و جانتر پیشکش کن 17 میلیون زیادتر درباز کرینه بتایبتی جی بس دو هفتیت یکمیت هیوا رمضان پیروز ده شكر بخوا بيئوي بمانوي لكساتي كسب دين الحمد لله يعني بتزورك بمانويت بينر الراب تشيشين وأوبابتانا تنيا أوندي ك حقيقتي بينر يعني زياد كن لسر أوبابتاني كجرينجن وكو خزمتك بو كومالجا بتايبتي بو رمضان بو مسلمان وتايبت يعني كشفوا هوايا شي خوش لباشيوان دا دروس بكين هەوڵمان داوە نبینە ئەرک و ڕزاگران نبین لەسەر کەس هیوادارم ینی و تشتێکی دیژە ئەس بژم وەلەو مەیتمۆین دەبژی 10 شەف یان زێدەکەم هینج شن پڕێکە سوشال میدیا کوردستان بشارێ پێشنیارە وان بابەتە بکەن و دەفوە جهێ پرسیارێنە یانجی حتا پرسیارێن خوب تایبەتیژێ پڕێکە سوشال میدیا کوردستان بشارێ بوومە وەک بەرنامەی پاشیف بهێنرێن هاشتاگا پاشیوێ یعنی بوما بنرن ام پرسیارتو آراسته وان ماموستاید آینی بکنیان جی بابتن دفعه گلک گرنگ بن که حتی نو کمال بحث نکربن اما نشی بحث کن چونکه اگر ام خوب بحث کن گله جارا حوالن میان کسی نمده نانی آسین جی پریکا سوشال میدیا پرسیارا بوما فرد کنیان جی بابتا پشن یارد کن همی حوالا که ام حول دین گل ماموستاید آینی بتایبتی جی وان پرسیارا الفيري الاستوديو باشي همیشه هولش ما دا يعني زور زاري وهاي برسيار هبوا برسيار كان من يعني كو كردوتو زياتر گفتگو من لقل كساني بسبور هم دكتور ياخذ ما مستاي يعني لسر او برسياراني كنيردراون بو سوشيال ميديا كان كردستان بسوار زياتر ليو ياخذ لك كومنت كان ده هبن سنزار داواكاري دكن او برسيارانا ما كردو كشو هواكي قالك يا خوشة باران خير ورحمة وبركاته بتبيتشك بار إشلا بردام بتأو باران خير ورحمة وبركاته برنامج باشي في أف شباب دمائي كات إشلا ما شباب أف شباب خدمة تواكر بدو خزاري بني في وقت قالكين بي ما مستا مهران أم دي بس بيتشكي جانينا ما مستا رواني تشيم عودت قال في كشو هواي خوش دي برنامج باشي في دمائي كات دنجتي خوش تا قال طيبات كده أف شباب باشي و نوزده هات أبيش كشكرن صباحی خود هست که دین و خدمت های کن
و شەوە خۆش پۆشیوەوە خێر و بەرەکەت و ڕەحمەت بێت. سلام علیکم. خواتان لەگەڵ.